هەنگاوێک بەرەو لووتکەی شیعری نالی. وازانم باشترین کار بۆ ئەوەی ئەگەر بمانەوێ باس لە نالی بکەین و سەردانی دیوانەکەی نالی بکەین ئەوەیە کە دەستپێکی بەرنامەکەمان و دەستپێکی باسەکەمان بە دەستپێکی بەو شیعرە بێت کە نالی خۆی لەوانەیە وێ دەچێت بۆ دەستپێکی دیوانەکەی خۆی هەڵی بژارد بێ و داینابێت. وەیە وەکو نالی خۆی دەست پێەکەین. ئەی جلوەدەری حوسن و جڵە و کێشی تەماشا، سەرڕشتەی دین بێمەدەدی تۆ نییە حاشا، فەیاضی ریاضی گوڵ و میهر و ملول عەلی، ئەی شەوقی ڕوخ و زەوقی لەبت زائقە بەخشا، زەڕاتی عوکوسی کەششی میهری جەلالن، وا دێن و دەچن سەرزەدە سوڵتان و شەهەنشا، یان بەرلەبی بۆ سەیلەبتە عاشقی زارت، فالبائس يستوهب من فيك معاشا، بەو ڕەحمەتە عامەت کە دەکا سەنگی سیەه زەڕ، لەم قەلبەکە وەک بەردە ڕەشە ڕشە ڕەشاشا، لا حول ولا طول ولا قوة إلا بالله له القدرة والكائن ماشا. نالي نيتي سحر بيان حكمة شعرا، أما نيتي قوة دل قدرة إنشا، أي جلوەدەری حسن و جڵە و کێشی تەماشا. نالی ئەگەر لەبەر خاترەوە هەروواکە لە ناوی بەرنامەکەەوە دیارەوە عەرزم کردوون، هەنگاوێکە بۆ نزیکبوونەوە لە دیوانی نالی و لە شعری نالی با لە ناسینی نالی خۆیەوە دەست پێ بکەین. مەلا خدری ئەحمەدی شاوەیسی ئاڵیبەگی میکایلی کە ناسناوی ئەدەبی نالیە، کەی لەدایک بووە کەی کۆچی دوایی کردووە، بەداخەوە ئاشکرانیە، بەداخەوە ئەمە لە نەهامەتیەکانی ئەم گەلەیە کە مێژوویەکی وا تۆمارکراوی نییە کە بتوانێت تەنانەت ساڵی لەدایک بوون و مردنی شاعیر و کەڵە شاعیر و مەزنە پیاوێکی مەزنە مرۆڤێکی وەکو نالی دیاری بکات و بە خەڵکەکەی بڵێت. ئەمە داخێکی گەورەیە. بەڵام ئەوەی کە ئێمە لەبارەی نالیەوە ئەزانین ئەوەیە کە لە دەوروبەری ساڵی 1800 لە ئاوایی خاکوخۆڵ گوندی خاکوخۆڵ لە شارە زور لە کوردستان لەدایک بووە. نالی خوێندنی سەرەتایی لە دەوروبەری هەر لە خاکوخۆڵ دەست پێ کردووە کە دیارە، دوایەوە سەردانی شوێنهای جۆرەجۆری کوردستانی کردووە وەکو قەرەداغ، سلێمانی، هاتۆتە سنا، چۆتە سابڵاغ، چۆتە هەولێر، لە پاشان لە سلێمانی گیرساوەتەوە و لەوێ بووە تا ئەوەی لە نزیکی تەمەنی 50 ساڵیە ڕیارەدا بڕوات بۆ مسر و بەرەو شام ئەکەوێتە ڕێ، کە ئەگاتە شام لەوێ کاروانێک ئەبینێ کە خۆیان ئامادەکەن بەرەو حەجەچن، پەشیمانە بێتەوە، بیر لەوە کاتەوە کە منێک کە حەجم نەکردووە چ معقولە پێش لەوەی بچم سەردانی ماڵی خوا بکەم بچم بۆ سەفەرێکی وەکو میسر، ئەگەر توانای سەفەری وا دوورم هەیە ئەمەیانم لەسەر واجبە بیکەم. و بڕیارەکەی گۆڕاوە و ئەو گۆڕینی بڕیاریە لەوانەیە هەموو مەسیری ژیانی نالی و ئێمە گۆڕی بێت. سەردانی حەجی کردووە کە گەڕاوەتەوە و گەیشتۆتە شام، ویستوێتی بەرەو سلێمانی بێتەوە، هەواڵی زانیوە کە عوسمانیەکان ئەمارەتی بابانیان شکستاوە، هاتوون سلێمانیان داگیر کردووە و سلێمانی لە دەست ئەمارەتی بابانە نەماوە و ئێستا ژێردەستەی عوسمانیەکانە. ئەمە زۆر کاریگەری لەسەر نالی بووە، شعرێکی پڕ لە داخ و پڕ لە ئاگر و پڕ لە کوڵ و پڕ لە بڵێسا ئەنێرێتەوە بۆ شاعیرەکانی شاعرانی شارەکەی کەوا دەست پێەکە. قوربانی تۆزی ڕێگەت مەیبادی خۆشمرور، دیارە پەیکی تری نییە کە پەیامەکەی بنێرێت. قوربانی تۆزی ڕێگەت مەیبادی خۆشمرورەی، پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور. تا لە کۆتایی قەسیدەیەکی زۆر درێژە ئەگاتە ئەویا و ئەڵێ ئایا مەقامی ڕوخسەتە لەم بەینە بێمەوە، یا مەسلحەت تەوەقفەتە یەومی نەفخی سوور، حاڵی بکە بە خوفیا کە ئەی یاری سنگ دڵ، نالی لە شەوقی تۆیە دەنێرێ سەلامی دوور. ئەم پەیامە ئەگاتە سلێمانی و سالمی شاعیر و سالمی هاوڕێ و سالمی دۆستی نالی بە قەسیدەیەکی شێوەی ڕێک وەکو شێوازەکەی خۆی وەڵامی ئەداتەوە و لە کۆتایی قەسیدە توولانیەکەیە ئەڵێ توخوا بڵێ بە حەزرەتی نالی دەخیلی بم، بەم نەوعەقەت نەکا بە سولەیمانیا گوزەر، سالم صفەت لەبێ کەسیە با نەبێ هیلاک، من کردمە و نەکا لە خەما عمری خۆی هەدەر.
لە پاش ئەمە نالی بڕیارەدا بڕات بۆ ئەستەمبوڵ و لەوێ بژی. لێرە بە دواوە ئیتر ژیانی نالی تا ئێستا ئەوەش کە زانی ومانە بەم تەموو مژیەوە بەم هەموو ناتەواویەوە تا ئێرەیە کە ئەم بەسەر هاتە پێشاتوە. لە ئێستا بە دوایەوە ئیتر ژیانی نالی ئەکەوێتە ناو پەردەیەکی تاریکەوە کە بەداخەوە ئێمەی کورد تا ئێستا نەمانتوانیوە سەری لە دەربێنین. بەداخەوە لێکۆڵەری وامان نەبووە کە بچێت و لە کتێبخانەکانە لە گۆشەی مزگەوتەکانە لە شوێنهای ئەستەمبوڵە بگەڕێ و ئاساری نالیمان بۆ بدۆزێتەوە، بۆمان بدۆزێتەوە کە نالی چی کردووە، چی بووە، لەوێ خەریکی چی بووە و بە چیەوە مەشغوڵ بووە. نالی جارێکی تریش سەفەری حەجە کات لە ئەستەمبوڵەوە ئەچێتەوە بۆ مەکە. ئەم جارە لە مەکە بۆ ماوەی چەند ساڵێک دائەنیشێ، چەند ساڵێک لە مەکە ئەبێ. لێرە ناوی نالی لە ناوی کتێبێک کە لیستی زانایانی وڵاتی حیجازی تایە سەبت کراوە هاتووە. ئەمە شتێ بوو کە ئێمە تا ساڵی 2000 وەبزانم حوتیا 11 ئاگامان لێ نەبوو. ئەو کتێبە لە میسرا چاپ بوو، ناوی ئەو شاعیر و ئەو کەسانەی هێنابوو، ئەو مامۆستا و زانا و عالمانەی هێنابوو کە لە وڵاتی حیجازە ژیاون و لە مەکە ژیاون و لەوێ باسی نالی ئەکات کە نالی چەند ساڵێک لە مەکە ژیاوە و لەوێ جێگای پێگەیەکی بەرزی بووە و بە زانست و بە بلیمەتی خۆی جێگەی خۆی سەلماندووە و خۆی بە زانایانی ئەوێ سەلماندووە و لە لای حاکمی ئەوێش جێگای ڕێز و احترام بووە و لەوێ قەسیدەیەکی عەرەبی داناوە کاتە ویستوێتی لە مەکە بگەڕێتەوە. هێشتا لەو قەسیدا ئەو شتەی کە دیارە بڕیاری کۆتایی نەداوە کە بێتەوە بۆ سلێمانیە بچێتەوە بۆ ئەستەمبوڵ، ئەو شتەکە لە قەسیدەکەی دیارە و قەسیدەیەکی 100 بەیتی عەرەبیە کە دایناوە بە قەسدی هاتنەوە لە مەکە و گەڕانەوە بەرەو کوردستان یا بەرەو ئەستەمبوڵ، کە ئەم شعرە لە قەرنی 21 تازە لە کتێبێکە لە میسرا چاپ بوو. خۆشبەختانە دکتۆر هادی ڕزوان مامۆستای زانکۆی کوردستان ئەمەی وەرگێڕاوەتە سەر فارسی و شەرحی کردو و چەند ساڵێک لەمەوبەر ئەم شعرەش چاپ بوو کە دوایین شعرێکە کە لە نالی دۆزراوەتەوە. نالی ئەگەڕێتەوە بە هەر جۆرێکە بێ بۆ ئەستەمبوڵە چێ و لەوێ کۆچی دواییەکە و گۆڕغەریبە بێ و تەنانەت نازانین گۆڕەکەیشی لەکوێیە. دەوروبەری ساڵی مردنی 1877 ئەوەترێ. ئەمانە هەمویان دەوروبەرن. زۆر مێژووی جیاواز بۆ لەدایکبوون و مردنی نالی وتراوە. لەدایکبوونی لە 1970 وتراوە تا 1802 ئەوانە زانایان و لێکۆڵەران بڕوای جیاوازیان هەیە. بۆ مردنیشی لە پێش 1850 ئەوانە لە دیاریکرا بوو، بەڵام دوای پیابوونی ئەم کتێبە بە تایبەتی و بڕێک هەواڵ لەبارەی ئەوە کە نالی تا 1872 لە مەکە ژیاوە. ساڵی مردنەکەی ئەو شتەکە ئێستا بە نەوعێک لەسەری ڕێکەوتون زۆربەی نووسەران ئەوەیە کە لە دەوروبەری 1877 کۆچی دوایی کردبێ. ئەمە کاروانی ژیانی نالیە. 50 ساڵی سەرەتایی کە لە کوردستانایە بە نیوە ناچەڵ بە شپرزی ئێمە شعریمان هەیە ئاگامان لێتی لە نالیەک بۆ گەورەیەی کە جەنابتان ئەیناسن و دوایەوە لە زمنی خوێندنەوەی لە زمنی ئەم بەرنامە زیاتریش لەگەڵ یاشنابین. ئێمە 130 غەزەلێک شعرمان بۆ ماوەتەوە کە زۆر جێگای بڕوانیە کە نالی تەنیا بەرهەمی ئەوە بێ. بڕێک بەرهەم وتراوە کە کتێبی نووسیوە، کتێبی بە کوردی بووە بە عەرەبی بووە، ئەوانە ناوی کتێبەکان لە کەشکۆڵە کۆنەکانە هاتووە، بەڵام خودی کتێبەکان بەداخەوە نەماوە. و داخی گەورەترمان ئەوەیە کە 25 ساڵی کۆتایی تەمەنی نالی زمانی پوختگی نالیە، ئەو سەردەمەیە کە تەمەنی چۆتە سەر، ئەو سەردەمەیە کە لە زانستا لە بیرە لە بۆچوونە لە هەموو شتێکە لە ئەوجی خۆیان بووە، یا لە ئەستەمبوڵ ژیاوە و یا لە مەکە ژیاوە و ئێمە ئاگامان لە شعری نیە غەیری ئەوەی لەوانەیە چەند غەزەلێکی کۆتامان بۆ هات بێت. ئەمە کورتەیەک بوو لە بەسەرهاتی نالی. باسی نالیمان کرد و وتمان کە ئەوەی کە ئێمە لێ ئەزانین مەلا خدری ئەحمەدی شاوەیسی ئاڵیبەگی میکایلیە، ناسناوی ئەدەبی نالیە لە دەوروبەری ساڵی 1800 لە گوندی خاک و خۆڵ لە شارە زۆر لە کوردستان لەدایکبووە و لە دەوروبەری 1877 لە ئەستەمبوڵ کۆچی دوایی کردووە و گۆڕغەریب بووە. کۆچی دوایی من هەر کاتێک باسی مردن و کۆچی دوایی بۆ نالی بکەم خۆم پەشیمانە بمەوە لە قسەکەی خۆم و نازانم قەت نالی بمرێ، لەوانەیە بە لاشە مردە بێ و 25 ساڵی کۆتایی تەمەنی بە لاشە لە نێوان گەل و نیشتمانی خۆیان نەبووە و نەژیاوە لە ناو خەڵکەکەی خۆیانەوە غەریب بووە. بەڵام تا ئەو ڕۆژەی تاکە یەک بەیتی نالی ما بێت و تاکە یەک کەس ما بێت کە لە شعری نالی تێبگات و شعری نالی بخوێنێتەوە و حەزی لێبێ بە دڵنیاییەوە نالی زیندووە و هەردەمێنێتەوە. بۆ ئەبێ نالی بمرێ؟
من وازانم دایک و باوکی نالی کەمتر دایک و باوکێ لە مێژووە ئەو نەناوی جوانیان بۆ مناڵیان هەڵبژارد بێ. مناڵەکە ناوناوە خدر لە ئاوی حیاتی خواردوێتەوە قەت نامرێ. ئەوە بۆ من قەناعەتێکی منە. من وازانم نالی وەکو خدر چۆن لە ئاوی حیاتی خواردوێتەوە شعریەویش هەروەها بۆ هەمیشەی ئەمێنێتەوە و بە زیندویی ئەمێنێتەوە. کە نزیکە بینەوە لە شعری نالی یەکەمین پرسیارێک کە لەگەڵ یا بەرەوڕوە بین کە نالی یعنی چی؟ معنای کلمەی نالی چییە؟ بۆ ئەم شاعرە نازنا و تەخەلوسی خۆی کردووە بە نالی. ئەبینین زۆربەی شاعرانی تر نازنا و تەخەلوسێکیان هەڵبژاردووە کە نازنا و تەخەلوسێکی زۆر سەرڕاست و ئاشکرا و ڕێکە. هەر لە شاعرانی کووردا سالممان هەیە، کوردیمان هەیە، وەفاییمان هەیە، حەریقمان هەیە، حەمدیمان هەیە، شێخ ڕەزامان هەیە، مەحویمان هەیە. زۆر پێویست ناکە بیری لێ بکەینەوە کە یانێ چی، بۆچی ئەم شاعرە تەخەلوسیەوەیە. لە شاعرانی فارسا سعدیمان هەیە، حافزمان هەیە، فردۆسیمان هەیە، خاقانیمان هەیە، قەهانیمان هەیە، سائبمان هەیە، هاتفمان هەیە. هەموو ئەمانە معناکانیان ڕوون و ئاشکرایە، دیارە. بەڵام نالی معناکەی باش نادا بەدەستەوە. نالی یعنی چی؟ منسوب بە چی کراوەت؟ ئەم تەخەلوسە چییە ئەم شاعرە بۆ خۆی هەڵی بژاردووە؟ و هەر لێرۆ یەکەمین پرسیارەکان لە زێهنمانە دروستەکات. ئەمە تایبەتمەندی شعری نالیەکە. لەحزە بە لەحزە پرسیار دروستەکات و لە ناو پرسیارێکە پرسیارێکی ترێت بۆ دروستەکات. وەختە سەرسامە بی بە گەورەیەک لە شعرە، ئەما شتێکی مهمتر، معنایەکی جوانتر، بابەتێکی سیرترێت پێشکەشەکات و بۆ مەترەحەکات. ئەمە تایبەتمەندی شعری نالیە و بە خوێندنەوەی شعری نالی ئەگەین بەمە. جا هەر لە ناوەکەیەوە دەست پێ بکەین. نالی شعری چەند شعرێکی نالیم هەڵبژاردووە کە خۆی نازناوی خۆی هێناوەلتیایە و بڕێک ئینسان ئەتوانێت بگا بە معناکەی. ئەڵێ بە نالی باوەڕت نایە بە یارەکەی، باوەڕی پێ ناکەی کە چەند عاشقتە، کە چەند لە دووری تو ئاسووتێ. بە نالی باوەڕت نایە خەیاڵت بێت و بیبینێ کە چۆن مەشغوڵی نەغمەی گۆشەی ناڵینتە بازە. خۆی ئەزانێ یارەکەی بەوەش حازر نابێت بێت لە نزیکەوە بیبینێ. ئەڵێ بەس خەیاڵەکەت بنێرە ببینە کە نالی چۆن مەشغوڵی ناڵینە. ئەمە کەلیمەیە کە نزیکمانەکاتەوە لە معنای نالی. بە نالی باوەڕت نایە خەیاڵت بێت و بیبینێ کە چۆن مەشغوڵی نەغمەی گۆشەی ناڵینتە بازە. تاکە بەیتێکی تر کە مەنسوبە بە نالی ئەڵێ بۆ زولفڕوخ و ئەبرووی چون زولفی سیاتان عالم وەکو نالی هەموو با ناڵە و ئاهن. لێرەش ئیش ئاماژە بە ناڵە کراوە. لە غەزەلێکیان نالی لەگەڵ یارەکەیە دوێ باسیەوە کە من ناتوانم، من هەم لە فیراقا یار ڕوون تێ ناکات، یار لێم ناپرسێت، یار قبوڵم ناکات. جا خۆی بەخۆی ئەڵێ هەنالی بەڵکو بیکێشی بە ناڵین، دەست بکە بە ناڵین. ئیتر بە قسەی عادی و بە داواکردنی لەفزی و ئەوانەوە دیارە ئەم یارە بۆ تۆ نابێ بە یار. بناڵە دامەنیشە مات و مەبهوت، هەنالی بەڵکو بیکێشی بە ناڵین، بناڵە دامەنیشە مات و مەبهوت. شعرێکی تری بەیتێکی تر ئەڵێ نالی وا دایم کە مەشغوڵی فغان و ناڵەیە، باعیسی هیجرانی یارە دڵ شەراری گرتووە. ئەم ناڵەی نالی ئەو نەبەرزە بێتەوە لە فیراقا، لە عاشقیە بۆ ئەوەی نزیک بێتەوە لە معشوق. ئیتر خۆی ئەڵێ ناڵی نالیە و خەڵقی خستە زەلزەلە. دنیای وا شلوق کردووە، دنیای وا شێواندووە ئەنگار زەلزەلە هەڵساوە. چه زەلزەلەیەک؟ وەکو ئەو زەلزەلەی ڕۆژی حەشرەکە لە ئاەتەکە ئەڵێ ئیذا زلزلت الأرض زلزالها. ئەڵێ ئەمە ئایا ناڵی نالیە و دنیای خستووەتە زەلزەلە یان نەخۆ حەشرە گونەهکارە وەها هاواریە. لە دەمی ناڵەی زارم دڵی پڕ زەمزەمەکەم، وەلوەلەی حەلق و گەرووی ناری لە گەردوون بەدەرە. لە بەیتێکی تراڵێ بە ظاهر شادمانیمە لەبەر کەتمی هەموو دەردان، کە نالی گەر بناڵێنێ ئەمیش نەش ئەو سرورێکە. لە شوێنی تریشە نالی ئاماژە هەر بەم مەفهوماکە. ئەڵێ من بە ظاهر شادمانیمە، تۆ ئەو خەمە لەوانەیە نەبینی، لەبەر خاترەوە دەردەکانم کەتمانەکەم، حەزەکەم لە دڵی خۆما بیهێڵمەوە، لە ناو وجودی خۆما بیهێڵمەوە. تەنانەت نالی ئەگەر بیش ناڵێنێ ناڵەکەی ئەبێ بە نەش ئەو سرورێک، نەوعەن سرورێکی لێ دەرێت. ئەوە نە شعرەکەی جوانە، ئەوە نە وەزنی ڕەوانە، ئەوە نە لە ئەوجی فەساحەت و بەلاغەتە ئەدەبی. ناڵینەکەیشی ئەبێ بە نەش ئەو سرورێک، کەواتە خەڵک دەرکی ناکەن کە چه خەمێک
چه ئەندووهێک لە دڵی نالیایە بە ظاهر شادمانیمە لەبەر کەتمی هەموو دەردان کە نالی گەر بناڵێنێ ئەمیش نەشئە و سروورێکە. ئەڵێ ڕوخی تۆ گوڵێ کە سەد وەک هەزاری عاشق ئەمما لە هەموو چەمەن دیارە بە ئوسوڵی ناڵە نالی. ئەڵێ دڵی تۆ وەکو گوڵێک ڕوخی تۆ وەکو گوڵێک واتە سەدی وەکو بولبول عاشقێتی. ئەم هەزارە یا هوزار بە معنای بولبولە. ئەمەش جزئی ئەو جوانیانەتە کە مرەتەبەن لە شعری نالیە ئێمە لەگەڵ یا بەرخورد دەکەین. دوو کەلیمەیە کە 100 و 1000 عددن بە یەک و ارتباطیان هەیە، بەڵام هەزارەکە بە معنای هەزار نییە، بە معنای بولبولە، بە معناکەی تریەتی. ڕوخی تۆ گوڵەیە کە 100 وەک هەزاری عاشق ئەمما بەڵام لە بینی هەموو ئەم عاشقانە لە هەموو چەمەن دیارە بە ئوسوڵی ناڵە نالی. ئەڵێ تا چاکینەکەی پڕ لە هەوا سینەی نالی وەک زەنگڵە ئاوازەی ناڵەی دڵی نایێ. ئەمە ناڵەی بەرز بوو، هاوارکردن بوو، ویستی هاوار بکە، نەخێر هاواری بۆ ناکرێ، هاوارەکات خەڵک لی تێناگەن، دوایە کەم کەم وای لێ دێ کە ئیتر توانای نامێنێت. نالی خەبەری بێ ئەسەری غائبە ئەمما ناڵەیەکی حەزین دێ لە مناجاتی سەحەردا. لە نالی تەنیا شتێک کە ئەمێنێتەوە ئیتر خۆی و خەبەری و هیچ شتێکی ئەسەرێک لە نالی نەماوە. تەنیا ئەگەر لە کاتی بەربەیانانە گوێی بۆ بگری لە مناجاتی سەحەرا ناڵەیەکی حەزین لەوانەیە ببیسی. ئەم ناڵانە لە ئەدەبی کلاسیکیە و یەکێک لای نالی باسی کرا و ئەم ناڵانە لە ئەدەبی کلاسیکە زۆر باسی ئەوە کرێت کە لە نێیەوە دێتە دەرەوە ئەم ناڵانە. وەکو مەولەوی ئەڵێ بشنۆی نەی چون شکایەت میکند از جدایی ها حکایت میکند. نالی لە دوو بەیتی تر هەیە، ئەمەش نزیکمانەکاتەوە دووبارە لەو معنایی کە نالی بۆ تایبەتکردنی ناوی خۆی ئاماژەی پێکردوون. بە دەفەکە ئەڵێ حەڵقە دەرگوشی کەفی ڕەنگینی تۆیە ئەم دەفە با نەناڵێ لێی مەدە عن لەطمیه کوف الکەفە. حەڵقە دەرگوش بە معنای غوڵام بوون، بە معنای خزمەتکار بوون، لە خزمەتا بوون، بەندە بوون. ئەڵێ ئەم دەفە کە دەور تا دەور حەڵقەی زنجیری هاپێەوە لە واقع ئەمە حەڵقە دەرگوشن، حەڵقەی غوڵامین کە گوڵامیە کە کردوویەتێ گوێچکەی بۆ ئەوەی ببێ بە غوڵامی تۆ بە یارەکەی با نەناڵێ دەکەواتە ئەو نە بێڕەحم لێی مەدە، چون لێدانی دەف لێدانێکی زۆر کات بێڕەحمانەیە تنە، با نەناڵێ لێی مەدە عن لەطمیه کوف الکەفە، دەست لە لێدانی وەربگرە، کفایەت بکە لە لێدانی. نەی ئەمە بە نیسبەتی دەفەکەەوە زۆر لەگەڵ دەفەکە ساز نییە، وەکو ئامێرێکی مۆسیقا، وەکو شتێک کە قسەی دەرونی بگەیەنێت. بەڵام ئەڵێ نەی کە صاحب سڕە سەرتاپا بە ئەمری کونە، سڕی خۆشەویستی، نهێنی و ڕازی عشق و خۆشەویستی هەل لای نەیە. نەی ئەم سڕەی هەلەلا، ئەم نەیە کە ئەبینەی کونە، ئەم کونانە ئەیبینیتیایە، ئەمانە هیچ وەکەمێکن ئەلەکی کون نەبوون. هەروانیە بە ڕێکەوت یەکێ هاتبێ دوو کونی تێبکا و کونی کردبێ. ئەمانە بە ئەمری کون بوون، بە ئەمری خواکە لە قورئان ئاڵێ وتی کون فەیەکون، ئەڵێ ببە ئەبێت، ئەو هاتووە ئەم نەیە ئەمری کونی داوە بە نەیەکە کە نەیەکە کون ببێ کە بتوانێ سڕی عشق دەرببڕێک. ئەم سڕ عشقا ئەو سەرەکەی ئەگاتەوە لای خوا. نەی کە صاحب سڕە سەرتاپا بە ئەمری کونە، باطنی قف على سری بەظاهر قەفقەفە. ئەڵێ بۆ ئەوە مەڕوانە بەرگەیە، ئەمە هەر کام لەم بەرگانە پێت ئەڵێ تا ئێرە هاتی لەم مەرحەلە لە عشقا بوەسە، تەوەقفێک بکە، ئیستێک بکە، بزانە وەزع چۆنە، جا بچۆ بە مەرحەلەیەکی تر، جا بچۆ، یعنی باسی مەراحلی عشقەکا بۆت. ئەڵێ نەی کە صاحب سڕە، ئەم سڕە بەلایەوە مەرحەلە بە مەرحەلە بۆت دەرەبڕێ. سر عشق ئەم سڕە عشقێکە کە وەصلە بەخواوە، بە ئەمری ئیلاهی کون بووە. ئەگەر بەظاهر بەرگەیە، ئەم بەرگانە پێتەڵێ قەفقەفە کە کوردیە، قف ئەمری عەرەبیە، بوەسە، باطنی قف على سری بەظاهر قەفقەفە. تا ئەگەینە ئێرا کە وا دیارە ئەمە مەبەستی کۆتایی و نەهایی نالی بێ لە ناوەکەی خۆی. دیارە ناڵە نابێ بە نالی،
يعني ئێمە هەر جۆرێک ناڵە هەرچێکی لێ بکەین نابێ بە نالی بە سەختیە بێ ئەگەر ناڵە بوایە بێ ناڵەیی بوایە یا ئەوپەڕی ناڵی بوایە یا شتێکی ئاوە بەڵام لەم بەیتا زۆر بە جوانی ئەڵێ مەبەستی چییە نالی و مەسەلی حاڵی لە ئەشکەنجەی خەمدا وەک ناڵە لە نەیدا وەکو نالە لە قەڵەمدا نال بە معنای قەڵەمی باریکێت قەڵەم نەی باریک دێت باشە و بە معنای ئەڵبەتە لە ئەسڵا بە معنای پوشوویەک دێت تاڵێکی باریک کە لە ناو قەڵەمزەلا هەیە ئێمە کە لە مەدرسا بووین قەڵەمزەلمانە تاشی تاڵێکی باریکی کەمێ لار و گرنج لە ناوەڕاستی قەڵەمەکە بوو نەک قەڵەمەکە خۆی نەک نەیەکە خۆی ئەو تاڵە باریکە بەو تاڵە باریکە ئەوترێ نال ئەڵێ نالی مەسەلی حاڵی لە ئەشکەنجەی خەمدا وەکو وەزعی وەکو نەیەکەواتە چ بێ بە نەیەک کە لێ بدرێ ببێ بە شمشاڵێک و ناڵەی لێ بێتە دەرەوە یا نەخێر ئەوە نەزار و زەعیف بووە ئەوە نەزار و زەعیف بووە وەکو پوشێک واتە لە ناو قەڵەمنەیەکی باریکاکە شتی پێ بنووسرێ یا وەکو قەڵەمنەی باریک واتە لە ناو قەڵەمنەیە گەورەکانە قەڵەمنەیەکی بچووکی باریک کە لە گۆشەیەکۆ کەوت بێ ئەمە یەک مەرحلە سەرترە لەوەی کە لە شعرەکەی مەولەویە وتمان بشنوینی چون شکایەت میکند فەرهەنگی شینەیداریە نالی مەبەستەکە ئەباتە مەرحلەیەکی پێشترۆ ئەمان ئەیباتە فەرهەنگی نوێشتاریۆ بەس لە ناڵە لە نەیدا کفایەت ناکە نالی قەڵەم یەنێتە بەرەوە بۆ عنوانی سمبولێک بۆ خۆی و بۆ شعری و بۆ ناوێک و نازناوێک بۆ خۆی جادوایی ئەڵێ نالی چی لێ هاتووە بۆ مەشقی عشقی زولفی نگار و نگارشی نالی لە خامەدا بووەتە شاهی توڕەنووس خامە هەر قەڵەمە و نالی لە ناو قەڵەمەکە بووە بە شاهی توڕەنووس وەکو ئەو تاڵە باریکە یا لە ناو قەڵەمەکانە لە ناو ئەو کەسانە کە قەڵەم بەدەستن لە ناو شاعیرەکانە بووە بە پادشای نووسەران بۆچی بۆ مەشقی عشقی زولفی نگار و نگارشی لە پێشان مەشقی عشقەکە بکات دوای ئەوە نگارشی بکە بەلەوە ئەو مەراحلە کە خۆی مەبەستێتی تێی بکە لە نزەری معنەویەوە و دوای ئەوە لە مەرحلەی بعدا ئەم شتانە کە تێی کردووە ئەم عشقەکە دەرکی کردووە بهێنێتە سەر نووسین و بیکا بە چینە ناو دنیای شعرەکانی نالیەوە بە لە غەزەلەکەی سەرەتای خۆیەوە دەست پێ بکەین ئەی جلوە دەری حسن و جڵە و کێشی تەماشا سەرڕشتەی دین بێمەدەدی تۆ نییە حاشا زۆربەی شاعیرانی کلاسیک هەڵیانداوە لە سەرەتای دیوانەکەیانە غەزەلێک دابنێن کە ئەم غەزەلە زۆرتر پاڕانەوەیە لە خوا تاریفکردنی خوایە مەدحی خوایە مناجاتە شتێکی ئالەو نەوعەیە زۆربەی شاعیرەکان و زۆربەی شاعیرەکان خولاسەی ناوەڕۆک و کاکڵەی ئەو شتێک کە لە ژیانیانە هەیە لە زیهنیانە هەیە ئەوەی کە هەموو ژیانیانی تەرخان کردووە پێی ئەو شتە تقریبەن لەو غەزەلە یەکەما دەرەبڕن ئەمەش غەزەلی یەکەمی نالیە باسی خواکات لەوانەیە زۆر شاعیری تر زۆر کەسی تر کە باسی خواکەن بڵێن ئەی خوایەکە زۆر گەورەی ئەی خوایەکە زۆر قادری ئەی خوایەکە ئێمە دروست کرد ئەی خوایەکە زەمین و ئاسمانە دروست کرد ئەی خوایەکە بە ڕەحمی ئەمان خەیتە بەهەشت ئەی خوایەکە نیعمەتی پێداوین ئەی خوایەکە ئەمان خەیتە جەهەنەم ئەی خوایەکە ئەمان سووتێنی ئەی خوایە ئەترسین لێت عیبادەتت بۆکەین بەڵام نالیوە باسی خوا ناکە ئەڵێ ئەی جلوە دەری حسن و جڵە و کێشی تەماشا ئەی ئەو کەسە کە جوانی دەرەخەی حسن دەرەخەی حسن لە توایە و تۆ جلوە ئەدەی بە جوانی و جوانی دەرەخەی و تەماشای منیش ڕائەکێشی بۆ تەماشاکردنی ئەو جوانیانە جا ئەم جوانیە چە لە خودی خوا بێ چ لە مەدحی پێغەمبەرا بێ کە لە چەند غەزەلێکی قەسیدەیەکی زۆر توولانی نالی و زۆر شاکاری نالیایی بینین چ باسی یار بێت چ باسی نیشتیمان بێ چ باسی زێد و خاک و خۆڵ بێ چ باسی سروشت و تەبیعەت بێ باسی بەهار بێ باسی پاییز بێ کەیکە تەنانەت چ باسی ئاژەڵێک بێ وەکو ئەوەی کە مەدحی گوێدرێژەکەی خۆیەکات جوانیەکان لە هەموو شتێکە ئابینێ و بەڵام هەموو ئەم جوانیانە کە سەراسەری تەمەنی خۆی پێتەرخان کردووە لە ڕاستیە وای دائەنێ کە سەرچاوەی ئەم جوانیانە هەمووی لە خواوەیە ئەی جلوە دەری حسن و جڵە و کێشی تەماشا ئێو کەسەی کە حسن جلوەت داوە بە حسن و تەماشا و ڕوانینی من ڕائەکێشی بۆی تەماشای ئێمە ڕائەکێشی بۆی سەرڕشتەی دین بێمەدەدی تۆ نییە حاشا سەرڕشتەی دین بەبێ یارمەتی تۆ
ئەسڵەن ئیمکانی نییە. جوانی دروست کردووە تەماشای ئێمەشی بۆ ڕاکێشی، بەڵام دین بەبێ ئەوەی تۆ یارمەتیمان بدەی ئەم دینە نایەتە دی. معنای زاهری دینەکە بە معنای ئاینە، سەرڕشتەی ئاین، سەرڕشتەی دین، ئیتر ئیسلام بێت، هەرچێک شتێکی لەو نەوە بێت. بەڵام نالی لێرە مەفهومێکی جوانتری لە نەزەرایە، جنایسێکی جوان لە کەلیمەی دینە. دین چاوگە بە معنای بینین، مەستەرە لە معنای بینین، دیتن، دیتین، کەواتە ئەڵێ خوایە تۆ جیلوەی حوسنت دروست کرد، تەماشات ڕاکێشە و بەبێ مەدەدی تۆ دینی ئەو جوانیە ممکن نییە. سەرڕشتەی بینین بەبێ مەدەدی تۆ دەست ناکەوێ، سەرڕشتەی دین بێ مەدەدی تۆ نییە حاشا. نمونەی ئەوەی کە نالی لە بەیتی تریشە لەم مەفهومە کەڵکی وەرگرت بێ و لەم جیناسی بینی دینە، دینێک بە معنای ئاین و دینێک بە معنای بینین. نمونەی تریشمان هەیە، ئەڵێ وەرە بەیار ئەڵێ با ئاگرێکی وەسڵی خۆمان بخەینە قاوی عمری دوژمنی دین. قاو پوشووە، ئەڵێ بێرۆ با بە ئاگری وەسڵ پوشووی عمری دوژمنی بینین، دوژمنی وسال، دوژمنی بە یەکگەیشتن بسووتێنین. ئەم دینە لێرا بازم بە معنای بینینە. لە شارێکی تراڵێ شەوقی کە نەبێ باسیرە مەیوسە لە دیتن، هەر شەوقی ئەوە قووەتی دینی بە نەزەردا. شەوقی یارە یا شەوقی خوایە کە قووەتی بینینی داوە بە نەزەر، چون ئەگەر شەوقەکە نەبێ چاو مەیوسە، ناتەواوە و ناتەوانە لەوەی کە بتوانێت ببینێ ئەگەر شەوقی ئەوی لەگەڵانە بێت کە قووەتی بینین بدا بە چاو. غیری نالی شاعرانی تریش هەر لەم جیناسە کەڵکیان وەرگرتووە. ئەم جیناسە جوانە. یەکەم کەسێکە من بینی بێتم، نازانم لەوانەیە شعری تریش ببێ، بێسارانیە کە چەند ساڵێک بەر لە نالی 150 ساڵ بەر لە نالی لەم مەفهومی دینە کەڵکی وەرگرتووە زۆر جوانە. ئەڵێ کەسێ بەیار ئەڵێ کەسێ وێنەی تۆ شەم بۆ جەمینش، کەسێ وەکو تۆ دەموچاوی ڕۆخی وەکو شەمع بێ، وەکو مۆم بێ، لازم پەروانان مەیان وەدینش، حتمما پەروانەیان بۆ بینینی. کەسێ وێنەی تۆ شەم بۆ جەمینش، لازم پەروانان مەیان وەدینش. ئێمەیچ بەس تۆ کە وەکو بەیارەکەی ئەڵێ تۆ وەکو شەمع وایتە، حتمما پەروانە دێت دەورتەدات. ئێمەیچ پەروانەی شەمشناسانیم، پەڕووباڵ سوفتەی دینە خاسانی. ئێمەش ئەو پەروانانەین کە شەمع ناسین، ئێمەش ئەزانین کامە شەمع و ئەبش بە دەوری کاما بچین و یین و پەڕووباڵمان بۆ بینینی جوانەکان، بۆ بینینی خاسەکان سوتاوە. پەڕووباڵ سوفتەی دینە خاسانی. مەحوی لە دوو بەیتە زۆر جوان، من تازە کەوتمە باسی دین، ئەم دینە درێژەی پێ بدەین. لە دوو بەیتە زۆر جوان باسی دینەکات، دین بەکارێنێ. ئەڵێ واعز لە من بڵێ بە نەزەر ئەعنە بەس بدا، دینی بتانە دینی منە و مەزهەبی زەهەب. جژایەتی و دوژمنایەتی و اختلافی بینی واعز و زاهد و فەقیه لەلایەک و شاعر و عاشق لەلایەک و مێژوویەکی دێرینی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە لای شاعرانی ئێمەش هەروایە. واعزەکان خواکەیان بە حسێبی نێژ و ڕۆژوەیان ناسن و شاعر و عاشقەکان خواکەیان لە جوانی و لە خۆشەویستی ئابینن و ئەم اختلافات بە حەل نەکراوی ماوەتەوە لە بینی شاعران و واعزانە. ئەڵێ واعز دیارە بە لاشاو ئیشارە ئەکات، ئەڵێ ئەو کابرا کافرە لێی گەڕێن یا ئاوەها، ئەوە دینی نەماوە، لە دین دەرچووە، خەریکە عیبادەتی بوت ئەکات، عیبادەتی سەنەم ئەکات، یاری سەنەم شێوە ئەکات، یاری بوت شێوە ئەکات. واعز لە من بڵێ بە نەزەر تەعنە بەس بدا، ڕاستەکات دینی بتانە دینی من. دینی من ئەوەیە کە تەماشای بتکەم، تەماشای سەنەم بکەم، تەماشای یاری بتشێوە بکەم. بەڵام ئەی مەسەبی ئەو چییە؟ ئەو تەشر لە منەداڵێ دینی نییە، دینی بۆ بەدبینینی بتان، دێبا واقعیەتی خۆشی بێژێ. خۆ مەسهەبی ئەو مەسهەبی خواپەرستی نییە، مەسهەبی ئەو تەڵایە، زەهەبە، زەهەبە معنای تەڵا. ئەویش هە بە دوای پوڵۆ، ئەویش درۆکە. ڕاستەکە من هەم بە دوای یارۆ، وەلا ڕاست ناکاڵێ من هەم بە دوای خواوە، ئەو ها بە دوای پوڵۆ. واعز لە من بڵێ بە نەزەر تەعنە بەس بدا، دینی بتانە دینی منە و مەسهەبی زەهەب. مەحوی وت و زوبانی جوابم نەبوو گەڕا، لێوی لە لێو مەودەمە ڕۆحم گەیشتە. لە بەیتێکی ترا مەحوی زۆر جوان هەر باسی ئەمە ئەکات، ئەم دینە بەکارێنێ. ئەڵێ دینەتم ئیمانە خۆ، کوفرە نەگەینم بە تۆ، قوڕ بەسەرم دینە چوو، کافریە بوو ئەوە. ئیمانی من بینینی تۆیە،
نەگەیشتن بە تۆیشمە بێ وە کوفر. تعریف کوفر و ئیمان بۆ من ئەوەیە ئەگەر لە ویساڵی توابم حتا ویساڵی تەواویش نەهرەوە بتبینم خۆم بە موسڵمان نەزانم دینم هەیە، ئەگەر نەبوو کافرم. دینتم ئیمانە خۆ بینینی تۆ ئیمانمە، کوفرە نەگەینم بە تۆ وەڵام قڕ بەسرم، دینە چوو کافریە بوو ئەوە. دینەکە نەماوە ئەوەی کە بۆ من ماوەتەوە تەنیا کافریەکەیە، تەنیا نەگەیشتنە بە یار. وەفایشەڵێ داعیەی ئاوێنە دینی کوفرە نەک ڕوحمێکی بێ، حەقیەتی بەو چاوە کاڵانە کە تاڵانم دەکا. بچینەوە سەر درێژەی غەزەلەکەی نالی. لە درێژەی ئاڵێ گیانبەر لەبی بۆ سەیلەبتە عاشقی زارت، فالبائس يستوهب من فيك معاشا، وەو ڕەحمەتە عامەت کە دەکا سەنگی سیەهزەڕ، لەم قەلبەکە وەک بەردە ڕەشە ڕەشە ڕەشاشا، لا حول ولا طول ولا قوة إلا بالله له القدرة والكائن ماشا. دووبارە نالی ئەو تایبەتمەندیانەی کە لە شعرەکەی خۆیان هەیە یەکەیەک لە بەیتەکانە خۆی نیشانەدات. گیانبەر لەبی بۆ سەیلەبتە عاشقی زارت. زار عاشقی زار، عاشقی زەلیل، عاشقی کز، عاشقی داما و عاشقی لاغر. یانە زار دوو معنای هەیە. دووبارە جیناس زار بە معنای دەم، وەکو خۆی لە شعرێکی تراڵێ وەرە بۆ سەیری گوڵزاران و گوڵزاران تەماشاکە. وێرە بەناو گوڵزار و تەماشای ئەوانەکە کە دەمیان وەکو گوڵواتە. ئەڵێ گیانبەر لەبی بۆ سەیلەبتە عاشقی زارت. ئەو عاشقە زارت کە عاشقی دەمی تۆیە گیانی هاتووەتە سەر لێوی، و ئەگەر ئەو ماشە نەکاوە نەگا بە تۆ گیانەکەی دەرەچێ. فالبائس يستوهب من فيك معاشا. ئەو کەسەی کە ناومێدە بائس دوو معنای هەیە، یا ئەو کەسەی کە ماشەکات يستوهب من فيك معاشا، لە دەمی تۆیە بێژێ و وەرەگرێ. فی دووبارە دوو معنای هەیە، بە معنای دەم و بە معنای ئەوەی ئەو شتەی کە لە تۆیە. گیانبەر لەبی بۆ سەیلەبتە عاشقی زارت، فالبائس يستوهب من فيك معاشا. ئەو ناومێدەیە ئەو ماچکەرە لە دەمی تۆ یا لەو شتەکە لە ناو تۆیە بژێ و وەرەگرێ. بڕوانن سەیری ئەم هەموو جوانیە بکەن. لەب بۆسە زار فی، ئەم معنانە هەمویان بە یەک و تەناسوبیان هەیە. بائس لەگەڵ ئەمانە کە هەر بەو شێوە تەناسوب پێیاکات بە معنای ماچکەر. معناهای جیاواز زار بە معنای زار و زەریر معناکەی دروسە، بە معنای دەم دووبارە معناکەی دروسە. فی بە معنای دەم بە معنای لەناوە، هەردوو معناکە بە هەردوو معناکە ئەتوانی معنای بکەیتەوە. بائس بە معنای ناومێد بە معنای ئەو کەسەکە ماشەکات، ئەویش هەردووبارە بە هەردوو معنای ئەتوانی بکەیتەوە. مەفهومەکە بیت مسرای ئەوەڵی بە کوردیڵێ، مسراعی دووەمی بە عەرەبیڵێ، هیچ تەکەلوفێکی تیانە. ئەوێ بڵێ من چەندێک ئەتوانم کوردی شعر بڵێم، ئەوە شەر مەسەلەتم بەسەر عەرەبیەکە، مشکڵەتم نییە لەو عەرەبیەکە. و تەنانەت لە ناو شعرە کوردیەکەیشە وا شعرە عەرەبیەکەیەنم کە ئینگار نەئینگار زوانێکی ترە پشتێکی ترە، ئەمانە هەموو ئەمانە هە لە بەردەستی مناوە خەریکم ئەیهێنم. گیانبەر لەبی بۆ سەیلەبتە عاشقی زارت، فالبائس يستوهب من فيك معاشا. گیان فەرق بەڵێ بۆسە زۆر جوانە. بەڵێ زۆر قسەکەتان جوان بە ئاغای دکتۆر. بۆسە بە معنای داو، ئەڵێ بۆسەی ناوە بۆ فڵانە کەس. گیانبەر لەبی بۆ سەیلەبتە عاشقی زارت، یعنی ئاواتی ئەوەیە بکەوێتە داوی لێوی تۆ. فالبائس يستوهب من فيك معاشا. ئەی خوایە بەو ڕەحمەتە عامەت، ئەمە هەمووی خەریکە باسی خواکە، بەڵام کە باسی خواکە ئەو باسی خوا نییە کە نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەو شتانە، باسێکی ڕابطەیەکی عاشقانەیە، ڕابطەیەکی خۆشەویستیە بینی خۆی خوای. دوێڵێ بەو ڕەحمەتە عامەت کە دەکا سەنگی سیەهزەڕ، لەم قەلبەکە وەک بەردە ڕەشە ڕەشە ڕەشاشە. ئەو ڕەحمەتە عامە کە تۆ هەتە لە ئاینی ئیسلام ئاوترێ خوا ڕەحمەتێکی عامی هەیە کە بۆ هەموو کەسە، بۆ هەموو مەوجوداتە، بۆ هەموو کائیناتە، تەنیا بۆ موسڵمان نییە، تەنیا بۆ ئینسان نییە، تەنیا بۆ گیان لەبەر نییە، بۆ بێگیانەکانیشە. ئەمە ڕەحمەتی عامی خوایە. ئەڵێ خوایە تۆ هەر ڕەحمەتە عامەکەت ئەتوانێ بەردی ڕەش بکا بە ئاڵتون، بکا بە تەڵا، سەنگی سیاه بکا بە زەڕ. خۆ
خب کمە سەیرە کە ئاڵتون لە بەردی ڕەش دەربێت منتیقەن ئێمە چاوەڕوانمان نییە بەردی ڕەش بدێ بە ئاڵتون بەڵام ئەڵێ ناخوایە تۆ بەو ڕەحمەتە عامەت کە دەکا سەنگی سیاهزار لەم قەلبەکە وەک بەردە ڕەشە ئەم دڵی من وەکو بەردی لێ هاتووە ڕەش بووە تۆ لە گوناها لە دووری لە تۆ لە عیشقی تۆ لە سووتان لە عیشقی تۆ ڕەشە ڕەشاشە ئەو پژێنێکی بکە نامەوێ بیکەی بە تەڵا تۆ بە ڕەحمەتی عامی خۆت ئەو نە ڕەحمەتەکەت واسعە ئەو نە گەورەیە ئەتوانی بەردێکی ڕەش بکەی بە ئاڵتون بە مەحزی ئەوە ئیرادەت کرد من ئەو ئیرادەتمە لە تۆ گەرەک نییە کە بۆ تۆ فرە ئاسانە هەرەونە ئەو پژێنێ ئەم دڵی من بکە لەم قەلبەکە وەک بەردە ڕەشە ڕەشە ڕەشاشە بەڵام نکتەیەکی ترکە هەیە ئەوەیە کە لە خوێندنەوەی شیعری نالیە و هەموو شاعرانی کلاسیکمانە ئەبێ ئەوەشمان ڕەچاو بێکە زۆرێک لەم شیعرە کلاسیکانە نەک زۆرێک هەموویان بە ڕێنووسی کۆن نووسراون یعنی قەلب و قەڵب وەکو یەک نووسراوە ئێمە بزوێنمان نەبووە ئێمە حەوتمان نەبووە بەسەر لام و ڕێوە باشە لەبەر خاتر ئەوە جوانیەکی تر ئەبەخشێ بە دوو جۆرە خوێنرێتەوە بازەم ئەڵێ بەو ڕەحمەتە عامەت کە دەکا سەنگی سیاهزار لەم قەڵبەکە وەک بەردە ڕەشە ڕەشە ڕەشاشە تۆ سەنگی سیاه ئەەکەی بە ئاڵتون دڵی من قەڵبە فەیکە بەدەڵیە خۆ مەزانم تەڵا نییە بەدەڵە لەم قەڵبەکە وەک بەردە ڕەشە ڕەشە ڕەشاشە جا لێرە جوانیەکی تری کە تایە سەنگی سیاه لەگەڵ بەردی ڕەشە ئەم جوانیە بە فارسی ئیسلاحەکە هێنانی بە کوردی هەردووکی زۆر جێگای خۆیەتی هەردووکی پڕ بە پڕ معنایەتی ئەو ڕەحمەتە عامەت کە دەکا سەنگی سیاهزار لەم قەلبەکە وەک بەردە ڕەشە ڕەشە ڕەشاشە لەوانەیە کەسێک بڵێ ئایا بەردی ڕەش وە بە زێر وە بە ئاڵتون بۆ بە تەڵا هەرگیز نالی لە دوو جێگا مثالمان بۆ هێنێتەوە کە بەڵێ سەنگی سیاه ئەتوانێت ببێ بە ئاڵتون ئەتوانێت بە ئەرزش بێ باوجودی ئەو بەردی ڕەش بووە مثالەکانی ئەمەن کە هێنێتەوە بۆمان ئەڵێ لە غەزەلێکە ئەڵێ بە مەرگی خۆت قەسەم زاهد وەکو چۆن نالی لەوێ تەشەری لە واعزدا ئەمیش بە زاهید ئەڵێ بە بەرگی خۆت قەسەم زاهد هەموو عومرت عبورێکە مەقام و مەنزڵت ئاخر لەکن جەمعی قوبورێکە وە دیارە زاهد تەشەرەداڵێ فایدەی نییە نالی قسەی لەگەڵا مەکە دڵی بۆ بەبەر دڵی ڕەشە بۆ تۆ نەسیحەت ناچێتە دڵی قسەی حەق وەرناگرێ تازە هیدایەت نابێ ئەڵێ دڵم بەردە ئەگەر دڵی من بەردە ئەمەوێ عەرزتان بکەم کە معنای جیاوازەکەگرێتەوە شاخ کیسەیەک وە کە باروتی تێکراوە و سەنگی چەخماخی تیا بووە و بەمە ئاگریان کردووەتەوە ئەڵێ تۆڵی دڵی من بەردە واسەکەی بەردە دڵی من وەکو بەردە بەڵام ئەگەر بەردە وەکو کیسەی باروتێک واتە وەکو بەردی چەخماخێک واتە بەردی چەخماخ بەردەیەکە کە ڕەنگی تیرەیە دراوە لە یەک ئاگری پێکراوەتەوە دوای ئەڵێ دڵم بەردە ئەگەر شاخە یانە شاخە چیایەکی بەرزە ئەو نە تۆ بە کەمی مەزانە یانە تۆ ئەگەر ئەڵی بە من دڵم بەردە ئەگەر شاخە ئەڵی بە من دڵی بەردە دڵی شاخە وەکو کێواتە وەکو بەردی ڕەقی لایەتەوە کاکە گەندەی واتە خۆ تو خۆت نایژی نەسیحەت تەسیری تێناکات تازە هیدایەت نابێ دڵم بەردە وێڵیک لێ گەڕێ کار نەبێ بەسەریەوە بەریدە دڵم بەردە ئەگەر شاخە بە چاوی سووکی من واڕێ زاهد ئەڵێ بە خۆڕایی نەسووتاوە ئەمیشە کێویتورێکە کێویتوریش بەردێکی سادە بوو یەک لەحزە جلوەی خۆی بەرکەوت موساوتی بە خواوتی ئەمەیە خۆی خۆتم نیشاندا خواوتی تۆ بەرگەی ئەو ناگری من ببینی وتی نا ئاخر حەزەکەم وتی دەی سیر کە من یەک لەحزە خۆم نیشانی ئەو کێوە دەمزانە چی لێت کێو ئاگری گرت بەبوو بە کێوی توور ئەڵێ ئەگەر دڵی منیش بەردە و ڕەشە وەکو کێوی توور واتە بە ئاگری عشق سوتاوە زەڕەیەک لە جلوەی خوای جوانی خوای بەرکەوتووە وا بووە بە بەردێکی ڕەش تۆ تەشەری لەمە دەڵێ بەردە شتێکی کەمە ئەم بەردە فرە بە ئارزشە کەواتە ئەمە بەردێکی ڕەشی بە ئارزش کێوی توورە و دوایەوە بە چاوی سووکیش بۆی مەڕوانە قەدیم وایە نەزانی بە کلە قدرەتی بینین خاسە بێ وایە نەزانێت کەسێ چاوی زعیفی ئەگەر چاوی بڕێژێ قدرەتی بینینی ئەچێتە سەرەوە و کلە لە خاکی کێوی توورە بەردی کێوی توورەکە وردیەکەن و ئەیکەن بە کلە بە سورمە ئیدەن ئەیاندا لە چاو کەواتە ئەڵێ جەنابی زاهد جەنابیشت ئەگەر نەهایەتەن بتەوێ قدرەتی بینینە زیاکەی هەر محتاجی قەلبی منی مەگەر بە قەلبی من دڵ چاوی خۆت بڕێژی تا توانای بینینت زۆر بکەی کەواتە میسالێکی بۆ هێناینەوە نالی لە شارێکە
کە بەردێکی ڕەش وەکو زێڕ واتە وەکو ئاڵتون واتە و زۆر بە ئەرزشە. دڵم بەردە ئەگەر شاخە بە چاوی سووکی منوارێ بە خۆڕایی نەسووتاوە ئەمیشە کێوی توورێکە. شعرێکی ترا کە زۆر جوانە ئەویش ئەڵێ دڵ سیاسەنگ نەبێ مایلی خاکی وەتەنە خاڵی لەعلی حەبەشە ساکینی بوردی یەمەنە. ئەڵێ دڵ ئەگەر وەکو بەرد ڕەش نەبوو بێتەوە سیاسەنگ نەبێ لەو غەزەلە کراوەتی سەنگی سیاح ئەگەر دڵ وەکو بەردی لێ نەهات بێ و ڕەش نەبوو بێتەوە هیچ وەخت لە غەریبیە هەڵ ناکە. مەشای ئەو قڵپەی دەروونەکەن بۆ وڵات و نیشتمانی خۆی. ئەڵێ دڵ ئەگەر وەک بەردی ڕەشی لێ نەهات بێ هیچ وەخت وەتەن و نیشتمانی خۆی لە فکر ناکچێتەوە. دڵ سیاسەنگ نەبێ مایلی خاکی وەتەنە. دوێڵێ خاڵی لەعلی حەبەشە ساکینی بوردی یەمەنە. لەسەر ڕوومەتی یارە کە سپیە وەکو بوردی یەمانی وەکو عابا و پارچەی یەمانی سپی خاڵێکی ڕەش وەکو عەبدێکی حەبەشی یا وەکو حەبەشە وەکو نمونەیەکی بەرچاو لە ڕەشی ساکن بووە. خاڵێکی ڕەش ها بەسەر گۆنای یارە بەسەر ڕوومەتی یارە. ئەمە تا ئێرە معنایەکە خۆی بە ئەنازەی خۆی معنای بە کیفایەت معنای جوانی هەیە. بەڵام تایبەتمەندی نالی تایبەتمەندیەکی تری نالی ئەوەیە کە هەر معنایەکە دۆزیەوە ئەبێ بگەڕی بۆ معنای دووەم، معنای دووەمە دۆزیەوە پێ بگەڕی بۆ معنای سێم. وەمە هەر تەواو نابێت. نالی خۆی لە شعرێکە ئاڵێ نالی بەداوە شەعری دەقیقی خەیاڵی شعر بۆ ئەو کەسەی کە شاعرە سەد داوی نایەوە بۆ بەداوێک کە بە مووی باریکی خەیاڵ چنیویەتی کە هیچ کەس پێی نازانێ داوی ناوەتۆ بۆ ئەوەی کە تەنانەت سەد دانە داوی ناوەتۆ کە شاعری تێیەکەوێ نەک ئەو کەسانە کە شاعر نین. ئەو کەسانشە کە شاعرن ئەکەونە ناو داوی شعرەکانی نالیەوە. ئەو نە معنای پیچیدەی هەیە. جا بگەڕێنە بۆ ئەمە سیاسەنگ وتمانی عنی بەردی ڕەش بەردە ڕەشە بەردی ڕەش بکەین بە عەرەبی ئەبێ بەچی ئەبێ بە حەجەر الئەسوەد. دڵ سیاسەنگ نەبێ مایلی خاکی وەتەنە. دڵ ئەگەر وەکو حەجەر الئەسوەدی لێ نەهات بێ حەزیە کرد بگەڕێتەوە بۆ وەتەنی خۆی. بۆچی حەجەر الئەسوەد بۆچی لەکوێ هاتووە لە وەتەن دوورکەوتووەتەوە؟ لە ئیسلامە ئەوەسترێت کە حەجەر الئەسوەد بەردێکە لە بەهەشت کەوتووەتە خوارە کەوتە سەر زەوی. ئەڵێ حەجەر الئەسوەد ئەگەر ئاوا ڕەش بووەتەوە هیوەتە لە بەهەشت کەوتووەتە خوارەوە. دوور کەوتووەتەوە لە وەتەنی خۆی لە زێدی خۆی لە نیشتمانی خۆی. دوور کەوتووەتەوە لە سەرچاوای عشق و خۆشەویستی. وەختی دوور کەوتیتەوە ڕەشە بیتەوە ئەبی بە بەرد. ئەبی بە بەرد. بەس دڵ سیاسەنگ نەبێ مایلی خاکی وەتەنە. ئەگەر دڵ وەکو حەجەر الئەسوەدی لێ نهات بێ. بەڵام دڵێک کە لە دووری وەتەن و لە دووری سەرچاوای خۆشەویستی ڕەشە بوو بێتەوە هەر بە ئەرزشە. هەر وەکو حەجەر الئەسوەد بە ئەرزشە ئەو نە بە ئەرزشە کە خەڵک بێن ماچی بکەن میلیۆنها ئینسان لە ساڵانە بچن و ئەوەی زیارەتی بکەن و ماچی بکەن. بەڵام نەبلەوەڵێ خاڵی لەعلی حەبەشە ساکینی بوردی یەمەنە. ئایا ئەم نیوە شعرە دووەمە لەگەڵ نیوە شعرە یەکەمەکە حەجەر الئەسوەدا ارتباطی هەیە؟ بەڵێ ئەمیشەیەتی. لە مێژووە خوێندومانەتەوە کە بەر لە هاتنی ئیسلام ماڵی کەعبە ڕووخا و ماڵی کەعبەیان تعمیرە کردو. سەرانی قورەیش بوو بە شەڕیان کە کێ بەردی حەجەر الئەسوەد دابنێ چون ئیفتخارێکی گەورە بوو کامیان لێی نەوێ لەسەر جێگاکەی خۆیان دای بنێ و خەریک بوو ئەبوو بە شەڕیان. پێغەمبەر لەوێ ڕەت بوو وتیان تۆ حەکەممان بە بزانین چی بکەین. ئەویش بوردی یەمانی خۆی عابایە سپی کە بووی دای خست بەردەکەی خستە سەری وتی ئیسە لێینەوەن بەرزیکەنەوە. هەر کامێکیان بەرزی کردەوە خۆی بەردەکەی ناوە. ئەڵێ بەڵێ خاڵی لەعلی حەبەشە کە ئەو حەجەر الئەسوەدەیە لەسەر بوردی یەمانی عاباکەی پێغەمبەرا قەراری گرتووە. دڵ سیاسەنگ نەبێ مایلی خاکی وەتەنە خاڵی لەعلی حەبەشە ساکینی بوردی یەمەنە. و ئەگەر چی ڕەشیش بوو بێتەوە بەردیش بوو بێتەوە حورمەت پێیاکە بە شەرتێ سعی بکا بچێتە سەر بوردی یەمەن بچێتەوە ئەو مەسیرە کە بیگەێنێتەوە بە سەرچاوەی خۆشەویستیەتی. جا ئالێرایە کاڵێ بەو ڕەحمەتەکە عامەت کە دەکا سەنگی سیاهزار حەجەر الئەسوەدت کردووە بە ئاڵتونێک کێوی توورت کردووە بە ئاڵتونێک بە شتێکی واهینە لەم قەلبە کە فەیکە کە قەڵبە کە بەدەلیە وەک بەردە ڕەشە ڕەشە ڕەشاشە لا حول چونکە لا حول ولا طول ولا قوة إلا بالله له القدرة والكائن ما شاء. هەموو توانایەک هەموو گۆڕانکاریەک هەموو شتێک بەدەستی خوایە و هیچ مەوجودێکی تر غێری خوا هیچ کارێکی تری پێ ناکرێ. لە ئاخرین بەیتەکەیە
لەوانەیە بڵین ئەگاتە لووتکەی ئەوەی کە نالی ئەوێ خۆی بناسێنێ پێمان ئەڵێ نالی نیەتی سحری بەیان حکمەتی شعرە ئەمما نیەتی قووەتی دڵ قودرەتی ئینشا دووبارە کەلیمەی نیەتی ئەم جناسە جوانە بەکارهێت هاتووە ئەڵێ نالی نیەتی ئەوەتە قەسدی ئەوەتە ئیرادەی ئەوەیە کە سحری بەیان دەرببڕێ نالی قەسدی ئەوەیە سحری بەیان دەرببڕێ حکمەتیشی بۆ ئەم سحری بەیانە شعرە لەوانەیە سحری بەیان بە شکلی نەسر بێ بە شکلی مەسەلەن نووسینی تر بێ بە شکلی گۆرانی بێ بە شکلی شتێکی وە بێ ئەڵێ حکمەتی من شعرە من تەنیا شعرە زانم بەڵام ئەمەیە بەم شعرەم سحری بەیان دەرببڕم بەڵام ئەمما نیەتی قووەتی دڵ قودرەتی ئینشا دەربڕینی سحری بەیان و حکمەتی شعر احتیاجی بە قووەتی دڵ و قودرەتی ئینشا هەیە بەڵام نالی ئەمەیە نییە ئەمە ئاماژەیە بۆ حەدیثێکی پێغەمبەر کە ئەڵێ ئین من الشعر لحکمە وئین من البەیان لسحرا بڕێک لە شعرەکان حکمەتیان تایە و بڕێک لە بەیانەکان سحری تایە پێغەمبەر واڵێ ئەڵێ بڕێ لە شعر حکمەتی تایە و بڕێ لە بەیان سحری تایە نالی ئەڵێ نیەتی منیش ئەو سحری بەیانەیە حکمەتی منیش شعرە بەڵام نیمە قووەتی دڵ قودرەتی ئینشا ئیتر ئیدامەی نادا لەخوای گەرەکێتی قووەتی دڵ و قودرەتی ئینشای پێ بدا بەڵام داوای ناکا ئەتوانین بڵین مەسەڵەن فرە مەغرورە ئێژە من ئەوەمە لازمە ئیتر ناژێ خوای پێم بە ئیدامەی نادایتر هەر لەویا تەوەقف ئەکات ئەڵێ من ئەوەمە لازمە گەرەکمە ئەم کارە بکەم یانە ڕووی نایەت ئێژی تۆ کە ڕەحمەتێکی عامت هەیە کە هەموو مەوجوداتە گرێتە بەردی ڕەش ئەکا بە ئاڵتون من داوای ڕەحمەتی خاست لێ یەکەم تایبەتی بێی سحری بەیان بێ بە من بتوانم بە حکمەتی شعر سحری بەیان دەرببڕم من ئەومەمە گەرەکە لە تۆ ئیتر خۆتە زانی ئەیدەی نایدەی من ڕوون نییە داوای کەم ئەگەر بە سڵاحت زانی بی دەپێن زۆر جوانە لە ئاخر ئاواڵێ نالی نیەتی سحری بەیان حکمەتی شعرە ئەمما نیەتی قووەتی دڵ قودرەتی ئینشا و لێرا تەواوە بێ ئینسان ئیحساس دەکا ناقسە ئەنگارەشی داوایە تر بکە شتێتر تەواوی کە بێژە دەی خۆیان پێم بە ولی نایەژێ ئەمە خصوصیەتی نالیەکە نایڵێ خۆ واڵێ نالی نیەتی سحری بەیان حکمەتی شعرە ئەمما نیەتی قووەتی دڵ قودرەتی ئینشا بەڵام من دڵنیام بەر لەوەی ئەم شعرە بڵێ خوا هەم قووەتی دڵی پێدا بوو هەم قودرەتی ئینشای پێدا بوو بەر لەوە داوای بکە چون ئەگەر کەسێک قووەتی دڵ و قودرەتی ئینشای نەبووایە نەیەتوانی ئەم غەزەلە پڕمعنا کە ئێمە ئەوە هاتینە خوارەوە بەسەریا باسی بکات دەستپێکێک بوو لە یەکەم غەزەلی دیوانی نالیۆ درێژا دەین بە باسەکەمان بچینە ناو باسی شعریەکەیەوە شعری زیاتر نالی بەردی بناغە و دامەزرێنەری خوێندنگەی شعری بابانە بەر لە نالی لە زمانی کوردیە ئێمە بە دوو زاراوەی زمانی کوردی بە دوو دیالێکتی زمانی کوردی شعر وتراوە بە کلمانجی ژوور و شعر وتراوە لە فەقێ تەیران و مەلای جزیریەوە 500 ساڵ و زیاتر لەمە پێش هاتوون شعری کوردیان وتووە بە لەهجەی کرمانجی ژوور و لەسەر وەزنی عەروزی عەرەبی زاراوەیەکی ترکە لە کوردستانە باو بووە و شعری پێوتراوە زاراوەی هەورامی بووە زاراوەی هەورامی یا گۆرانی زمانی بە نوعێک ڕەسمی و زمانی نووسین و زمانی کتابەت بووە لە کوردستانە لەم بەشەی لای ئێمە لە کوردستانی ئێران و ئەو بەشەی وڵاتی بابان و ئەوانە و شعرێک کە پێوتراوە بە وەزنی عەروزی عەرەبی نەوتراوە ئەم شعرە لەسەر بڕگەی پەنجەیی هیجایی وتراوە و ئەو نە هەورامی جێگایەکی وا سابت شدە و قەوی بووە و خۆی کردووەتە زمانێکی ڕەسمی بۆ کتابەت کە مەولەوی کە گەورەترین شاعیرێکە کە شعری هەورامی وتووە خۆی لە ئەسڵا هەورامی نەبووە جاف بووە مەسوورەی ئەردەڵان کە لە سنا ژیاوە و سنەیی بووە شعری بە هەورامی وتووە یعنی زمانی ڕەسمی ئەردەڵانەکان و زمانی ڕەسمی نووسینی دیوانی مەشایخ و تەریقەت و تەسەوف زمانی هەورامی بووە شێخەکانی تەریقەتی نەقشبەندی هەمویان بە هەورامی شعریان وتووە هەر لە یەکەمیان و تا ئاخریان بە هەورامی شعریان وتووە بەڵام نالی هات بە زاراوەی سلێمانی و بە زاراوەی بابان و بە زاراوەی توانین بڵین کوردی ناوەندی یا کرمانجی ناوەڕاست یا کرمانجی خوار و جنوبی
و یەکەمین کەس بوو کە شعری وت و ئەم یەکەمین کەسە زۆر مهمە ئەو کەسەی کە بۆ یەکەم جار جورئەتەکە و ئێرادە ئەکا کە جیاواز بێ شتێکی جیاواز دەرببڕێ و ئەو نەیش موەسر بووە یعنی کە نالی ئەو زمانە کە نالی دایمەزراند خێرا بە ماوەیەکی کەم دوای خۆی شاعرانی گەورە وەکو سالم و کوردی و مەحوی و دوایەوە شێخ ڕەزا و هەموو ئەمانە کەوتنە شوێنی نالی و بەو لەهجە شعریان وت کە تا زمانی نالی هیچ شعرێکی پێ نەوترا بوو. ئەمە نیشانیەدا کە ئەو جورئەت و جەسارەتەی نالی لە عینی هەڵا ئەو هەنگاوە ئەوەڵگە ئەوە قەویدانا کە توانی بەجارێک مەرحەلەیەک لە ئەدەبی کوردی کە زمانی هەورامی بوو لە لاوەدا بنێ لە بەشێک لە کوردستانە و مەرحەلەیەکی تازە دەست پێ بکا لە ئەدەبی کوردی و لە کێشی عروزی استفادەی کرد لە وەزنە عەرەبیەکان لە بەحرە عەرەبیەکان کە لە شعری فارسی و عەرەبی پێوتراوە استفادەی کرد. هەر مەکتەبێکی تازە هەر خوێندنگەیەکی تازە کە ئەکەوێتە ڕێ زۆربەی کات یەک نەفەردایە مەزرێنێ جورئەت و جەسارەتێکی فوق العادە ئەدا بەخۆی ئەم کاراکە و لە دوای خۆی کەسانێ دێن کەم 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 خەرمانەکە گەورەترەکان ئاجر و بەردیتر ئەنێنە سەری تا ساختمانێکی بەرزدا مەزرێنن. ئێمە لە نالی هەر یەکەم جار کۆشکێکی دامەزراندووە دوای خۆی هیچ کەسی تر نەیتوانێەوە کۆشکی وا دامەزرێنێ. ئەمە شتێکی زۆر سەیرە. زۆربەی ئەو کەسانێک کە مەکتەبێک کە فکرێکی تازەیەنن فقط مهمترین افتخاریان ئەوەیە کە نەفەری ئەوەڵ بوون ئەگینا دوایی لە مەکتەبی ئەوانە کەسانی تر هەیە خۆیان لەوان بانتر بن. بەڵام ئەبینین نالی وانە نالی خۆیەت هەر لە ئەوڵە کۆشکێک دانێ کە ها لەسەر ئەوجا و هەموو شاعرانی تر کە دێن هیچ کامیکان ناگەنە ئەوجەکەی ئەو وە چوارچێوەیەکدا مەزرێنێ کە ئەمڕۆ زمانی یەکگرتووی کوردی بڵێن یا زمانی ڕسمی بڵێن یا زمانی خوێندنی کوردی بڵێن یا زمانی پێوەەر بڵێن ئەو زمانە یا زمانی ستاندارد بڵێن کە ئائیسا لە کوردستانە بەکارێت ئەو زمانەیە کە نالی ئەوڵین جاشتی پێنووسی بەر لە نالی بەو زمانە شت نەنووسرا بوو و ئەمە نکتەیەکی زۆر زۆر مهمە بە نسبەتی نالیەوە. طبیعەتەن هەر کەسێک قسەی تازەی پێبێ هەر کەسێک شتی تازە بڵێ دوژمنی لێ پێدا بێ هەر کەسێک قسەیەکی جیاواز بکە یەک عالە بە دوژمنی لێ پێدا بێ کە بەلایەن و سەیرە بەلایەن و بێمەنتقیە ئەڵێن ئاباوەجدای ئێمە وایەنە نەوتووە بۆچی ئێمە ئاشێ مەسەڵەن بین ڕسمی هەمیشەی بگۆڕین یا ئەمە چ وەزعێکە ئەمە لە علمیشا بووە ئیتر قەزیەک گالی لە بێنە نەزەرتان لە هەر چێکا بووە ئیبن سینا وتراوە کافر بە کێ وتراوە کافر بە کێ وتراوە کافر. خب ئەم مقاومەتە لە هەر وەختێکا کە قەرارە تەغییرێک ڕووبدا لە هەموو جامعەکانە لە هەموو کۆمەلگاکانە ئەم مقاومەتە هەیە و بووە لە سەردەمی نالیشا بووە. دەسێک گوتیانە بابە ئەو کێ شاعرە لێی گەڕێ دەسێک لەبەر خاترەوە ئەسڵ دەرکیان نەکردووە دەسێک لەبەرەوە حەسوود بوون هەر کە وەختێک ئینسانێکی گەورە ئینسانێکی مەترەحاتوە سریەک لە ئینسانەکان دڵیان نەخۆشە دەرونیان نەخۆشە و حەسادەت وا ئاکاکە ئەڵێن بابا ئەو کێ شاعرە ئەو کێ ئێزانێ ئەو کێ بنیامە لێی گەڕێەوە چییە چێت و پێرتێژە منیش گەرەکەم بێ وایەژم باشە نالی فرە حوسڵەی نییە جوابم بنیامە نەباتۆ خۆی ئەڵێن تۆ کێ شاعری ئێمە شاعری ئەڵێ نالی حەریفی کەس نییە ئیلف و ئەلیفی کەس نییە شعری ڕەدیفی کەس نییە هەرزە نویسە گەپ دەکە ئەرە براکەم تۆ ڕاستەکەی بەس نالی حەریفی کەس نییە ئیلف و ئەلیفی کەس نییە شعری ڕەدیفی کەس نییە هەرزە نویسە گەپ دەکە. دوایەوە ئەم دەفە گیرێتری پێیان ئێژن بە شاعر بێ ئەبێ شعر بە فارسی بڵێ بە عەرەبی بڵێ بە تورکی بڵێ کوردی کەی زوانیەوە بتوانی شعری پێبێژی کە توانی مەفاهیمی گەورەی ئینسانی لە چوارچێوەی شعرە بە زمانی کوردی منتەقل بکەیت. ئەم دەفە تەشەری ئەمەیە لێدەن ئێژن کوردی کێ بە دەردەوە خوا شعری پێبێژی ئەم جارەیانی تر خۆی پێ ناگیرێ بە خصوصیەتی خۆی بەو اعتماد بە نەفسە و کە هەیەتی ئەم جارەیەت بە جۆرێکی زۆر محکەم و زۆر جیاواز جوابی ئەو کەسانە ئەداتۆکە تەشەری لێ ئەدەن و ئەڵێن شعری کوردی بۆ شعر نابێ زمانی کوردی بۆ شعر نابێ. ئەڵێ طبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا امتحانی خۆیە مەقسوودی لە عەمدەن وا دەکا یا لە مەیدانی فەساحەتدا بە مثلی شەهسەوار بێتەئەممل بەو هەموو نەوعا زوانی ڕادەکا کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالیبی مەعنا دەکا بێتە حوجرەم پارچە پارچەی موسوەدەم بکڕێ بە ڕۆح
هەر کەسێ کوتاڵ و پەرچەی بێبەدەڵ سەودا دەکا شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ ناسکی کەی لە دقەتدا پەتک دەعوا لەگەڵ هەودا دەکەم. طبعی شەکەرباری من شەکەر لە سەردەمی نالیا شتێکی زۆر نایاب بووە. طبعی من شەکەری لێبارێ ئەوەیە کە شارە فارسیەکە ئەڵێ شکر شکن شدند همه توتیان هند زین قند پارسی که به بنگال می رود. الله اگر من خریکم به کردی شعر علم امتحانی خوم تاقیه کم و بزنم بمزوانیشه اتوانم بیلم امتحانی خوی مقصودی لعمدا وادکا یا لمیدانی فصاحت دا بمثل شهسوار من شهسوار یکم بيتأمل بوهم نوع زباني رادك سواري أسبي زوان بوم وبميل خم أسبي زوان لآخرم زوان بو من محدوديت نية كم مانعي أو بي من بتوان مفهوم در ببرم نتنيا زوان بو من محدوديت نية ومن بنابو أو نابم نا من أسبي زوان رامكم ولميداني فساحتا لميداني بيويجيا لميداني خوشويجيا لميداني بلاغتا أسبي خم غاردم و ای خمريقه چونين ای خمس نوعا بو همو نوعا خو بيك نوعنا من بو همو نوعا اسبكم غاردم بچي نوعي بفارسي بعربي بكردي بتركي بهمو امانه شعري هي الله من همو امزوانانا ازانم من مشكلم اوانيه ك نتوانم بزواني فارسي شعر بلام يا بعربي شعر بلام يا بتركي شعر بلام لبر خاطر اوتك بكردي شعر بلام نخير من هيج مشكله منيه اواني تريشم بو اوتري جا خویلش بیتی کتراله فارس و کرد و عرب هر سیم به دفتر گرتوه نالی امرو حاکمی سی ملکه دیوانی هی اما لا اعتماد بنفسه كهيتي والأوي كفارس وكرد وعرب مالي بدفتر قرتوه براحتي بهر سيزوانا كان شعر انه اسمه من مشكلة كمنية لويا يا لشوني كتراك باسي خوي وشعري خويا كالي ضابطي تبع سوارة ادعي شاهي هي محتشم دیوان داوی تخت خاقانی دکا شاهدی فکرم که بیتا جلوگاهی دلبری شاه خسرو روح شیرینی بقربانی دکا نوکی خامی من که بیتا معنی آرایی کمال خط بخط اظهار نقشی صورتی مانی دکا استطاع و قوتی طبعا بکردی و فارسی عربی إظهار چالاکی و چسبانی دکا ضابطي طبعا سوارة ضابط معناه أفسره أما إصلاحاتي جاء مشتانا لشعرنا ليه يعني هر شيء تماشاكي بشتكي ترد بي لخاته أما يك موضوعيات أو جاركوت من لبو دمو فيه أمانة ليرالي ضابط سوار شاه ديوان خاقان قلشاي چينا شاه قلشاي سوار لشكري سواري لناو لشكرة كان أمشوتي من لميداني فصاحته أسبي زمانم رام كردو بهمو نوعيك أيبان بريو ضابط أفسر بو لقبي أفسر العربية بأفسر وترس ضابطي طبعا سوارة ادعاء شاهية من ادعاء شاهية كم خوانية بيجي مثلا من أري منيش أزانم شعر بيجم نا من لحد تابو بانو حد أكثرك يا شعر علم محتشم ديوانا تبعي من ديواني كي پر تجملو پر گوری هيا والداوای تختی پاشایتی کم شاهدی فکرم که بیت جلوگاهی دلبری شاه خسرو روح شیرینی بک من فکری من ایدکانی من او نجوانن اگر ایدکانم درخم خسرو شیرینک بقربانی ایدکانی من لشیرین جوانتر نوکی خامی من که بیت معنی رایی کمال خط بخط اظهار نقشی صورتی مانی دکا استطاع و قوتی طبعا بکردی و فارسی و عربی اظهار چالاکی و چسبانی دکا داخل که جنبا دیتر حد یکی هیا چنک مغروری چنک بخوتایجی اما دروس نیه غنا توجیه شرعیم هیا خواهی لقرآن افهمه و اما بپیغمر بنعمت ربک فحدث خواه هر نعمتی که پیداوی باسی که دری ببرا عنوان کردنی نعمتی خواه نعمتی که پیدا عنوان کردنی عبادتا
تو ئەشی بێژی خوا ئەو نەلوتفی بووە لەگەڵ منە کە ئەم نعمەتیە داوە بە من. بۆیە مەسەلەن ئەڵێن ئایا دروستە مسلمان لێباسی فرەگران کاتەبەری؟ دەسێک ئەڵێن بەڵێ دروستە لەبەر خاترەوە نیشانیەدا کە خوا نعمەتی سەروەتی پێداوە. ئەگەر هەدەفی ئەوە نەبێت کە ناس بکا بەسەر خەڵکی ترا، فەخر بفرۆشێ بەسەر خەڵکی ترا، ئەم کاریە عیبادەتە کە کەسێ ئیمکاناتی مادی بێ و بە نەحوی ئەحسن ئیسفادە لێکە. ئەمە لە فقه پێڵێن تەحدیسی نعمەت، باسکردن لە نعمەت. نالیەڵێ بەڵێ من ئاوامە باوە چنێکێژی سەر هەبوایش بی نابێ باسی پێی. ئەڵێ نا، ئەو کەسەی تەحدیسی نعمەت بێ مراد و مەطلبی مثل نالی امتثالی ئەمری یەزدانی. من فقط ئەمری خوا بەجێنم، خوا خۆی وتی وأما بنعمة ربك فحدث. منیش خەریکم امتثالی ئەمری یەزدانی ئەکەم و تەحدیسی نعمەتەکەم وەکو خوا خۆی پێی وتوم. جا لە بەیتێکی تراڵێ نالی ئەستا تاج شاهی و تەختی خاقانی هەیە، شەوکەتارا محتەشەم دیوانە فکرەت صائبە. تاجی شاهی هەیە، تەختی پاڵشایەتی هەیە، خاقانی ڕوو چین، شەوکەتی ئارایش داوە، نیشان داوە، دیوانەکەی کە دیوانی هەیە هەم بە دیوانی پاڵشایەتی وترێ هەم بە دیوانی شعری ڕازاوە و پڕتەجەمل و پڕزەرق و بەرقە. و فکری فکرەتی صائبە، ئەی پێکێ دروسە، هەدەف پێیاکات، معنی ئەسلی پێیاکات. ئەمە معنایەکی ظاهری ئەم بیتە. ئەم جارە بەڵام بیر ئالەوە بکەینەوە. شاهی تەخەلوسی شاعری فارسە، خاقانی تەخەلوسی شاعرێکی ترە، شەوکەتی شیرازی تەخەلوسی شاعرێکی ترە، محتەشەمی کاشانی تەخەلوسی شاعرێکی ترە، فکرەتی لاهیجانیە لاریجانی لاهیجانی تەخەلوسی شاعرێکی ترە، سائبی تەبریزی تەخەلوسی شاعرێکی ترە. ئەڵێ من بە تەنیا خۆم توانایی گشت و شاعران من لە خۆما کۆ کردوتەوە. نالی ئەستا تاجی شاهی و تاجی شاهیم هەیە، شاعر شاهی، تەختی خاقانیشم هەیە وەکو شاعر، شەوکەتیشم هەیە، دیوانیشم وەکو دیوانی محتەشەم واتە، فکرەتیشم بەرزە وەکو فکرەت، فکرەکانیشم سائبە وەکو سائبی تەبریزی. من هەموو ئەوان من لە خۆما کۆ کردوتەوە. ئەوان هەر دانێکیان ممکنە لە جەنبەیەکۆ قەوی بوو بن. من حوسنەکانی هەموو ئەوانم لە خۆما هەیە. نالی ئەستا تاجی شاهی و تەختی خاقانی هەیە، شەوکەتارا محتەشەم دیوانە فکرەت صائبە. جا ئەگاتە ئێرا کە ئەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە. شانانە چی بوو؟ خۆ کوردی بوو. ئەو ئەلەکیە، هەلوا ئەلەکی وتوێت یان خۆی لە خۆی دروستی کردەوە. ئەڵێ نا، ئەسڵەن کەسێک نابێ بیر لەوە بکاتەوە قسە بە چ زەبانی وتراوە. لەو سەردەمەی نالیشە دەسەیەک بوون وتوێنە کوردی زەبانە مەحەلیە. دەقیقاً ئەو تەسەورە زاڵ بووە تیایە، وتوێنە کەی بە دەردی بەیانی مەفهومە خوات. ئەڵێ نا، ئەسڵ مەسەلە زمان نییە، مهم نییە تو بە زمان فارسی قسە بکەی، بە عەرەبی قسە بکەی، بە کوردی قسە بکەی، ئەسڵەن مهم نییە. مهم ئەوەتە کە تۆ مەعنا دەرببڕی. و هەر کەسێ نادان نەبێ لە کەلیمە و لە زوان و ناگەڕێ بۆی، بە دوای معناکان ناگەڕێ. معنایە کە ئەرزشەدا بە کەلام، نەک زوان. عەرەبی بوون، تورکی بوون، فارسی بوون یا کوردی بوون، هیچ کامێکیان ئەرزشێک نین لە ذاتە خۆیانە بۆ زوان. وەختی ئەرزش پێیاکەن کە تۆ معنای بەرزی پێ دەرببڕی. و منێک کە خەریکم بە معنای بەرز بە زوانی کوردی دەرەبڕم، ئەگەر کەسێک بێژێ ئەمە خۆ بە دەرد ناخوا، ئەڵێمە تۆ نادانی، ئەگەر دانابوویتایە زانابوویتایە خۆت بە دوای معنا ئەگەڕای. جا خۆی لە شوێنێکی ترا ئەڵێ محقق مەشرەبی نالی لە شعرا، هەر وەکو خاکی چۆن خاکەکەی کوردیە خەیاڵیشی کوردیە نالی. محقق مەشرەبی نالی لە شعرا، هەر وەکو خاکی خەیاڵی کوردیە، بەیتی سەراپا زولفی دووتایە. بەیتەکانیشی وەکو زولفی یاروانە کە دوو مسرعی هەیە، ئەوش لە دوو لاوە زولفی یار هاتۆتە خوارەوە. ئەمە بەنسبەتی کوردی بوونەکەیەوە. و لێرە تەکیدێکە لەسەر خاک و خەیاڵەکەی خۆیەکاتەوە. هەم خاکم کوردیە و هەم خەیاڵێک کە بیری لێ یەکەمەوە بیرێکی کوردیەوە بە زمانی کوردی دایەڕێژم. معنای تریش ئەوە ترێ بۆ ئەمە. لێرە لە بێتە حجرەم پارچە پارچەی مسوەدەم بکڕێ بە ڕۆح، هەر کەسێک کوتاڵ و پارچەی بێ بەدەڵ سەودا دەکا. طبیعەتەن فەقێ لە حجرەی مزگەوتەکانە دەرسیان خوێندووە، تاقایەکی بچووک لە گۆشەی مزگەوتا بووە کە فەقێکان دەرسیان تیا خوێندووە و لەوێ مەشغوڵی خوێندن بوون. نالیش فەقەیەک بووە، مەلایەک بووە، حجرە نشینێک بووە، پاڵشا نەبووە، دەوڵەمەند نەبووە، دیوە خەندار نەبووە، خاوەندە سەڵات نەبووە. بێتە حجرەم ئەڵێ ئەگەر کەسێک هەیە ئەوێ کوتاڵ و پارچەی بێ بەدەڵ، فێک نەبێ، ئەسڵ بێ، ئۆریژیناڵ بێ، گەرەکیەتی ئەوە بسێنێ بێ بۆ حجرەکەی من. لە حجرەی منە کاڵای بێبەدەڵ، کاڵای ئەسیل دەسەکەوێت.
بێت لێم بسێنێ چۆن بیسێنێ بەچی ئەیفرۆشم ئەڵێ بە پوڵ نایفرۆشم بە ڕۆح ئەیفرۆشم ئەم کاڵای منە ئەو نە بە ئەرزشە ئەم شعرەی من ئەم مەفاهیمە ئەم فکرەکە لە ذهنی منە هەیە ئەو نە بە ئەرزشە من بە پوڵ نایفرۆشم ئەگەر کەسێک گەرەکێتی بێت بیسێنێ با بێت وە حوجرەکەی من ئەگەر شایە ئەگەر دەسەڵاتدارە ئەگەر خانە ئەگەر دیوەخانی هەیە با بێتە حوجرەیەکی فەقیرانەی فەقییانەی من دابنیشێ کوتاڵ و پارچەکەم لێ بسێنێ ئەگەر هی ئەسیل و نابی ئەوێت و لە قیباڵشی ئاشە ڕۆح بدا بە پوڵ نایفرۆشم ئەویش چییە فرۆشم هەموو شارەکەمە فرۆشم پێی هەموو فکرەکەمە فرۆشم پێی نا مسودەم قبلا مسودە بەمانای پیشنویسە چڵکنویس قدیمان والعربیە بە پیشنویس یانەوت مسودە یعنی لاپەڕەیەکە ڕەش کراوەتەوە و بە پاکنویس یانەوت بەیاز یعنی سەفحەیە کەسپیە ئیتر خەتخەتی نەبووە قەڵەم خوردگی نەخواردووە ئەمانە نالی ئەڵێ ئەگەر کەسێک جنس ئەسیلی گەرەکە لە فکرا ئەشێ بۆ لای من ڕۆح بدا من پیشنویسەکان وە تووڕمداوە بیفرۆشم بەوەی پاکنویسەکان نا لێرە ئەو نەخۆی بە بەرزەگرێ یعنی ئەو نەکەی بەری خواردەوە کەوتویانە چۆنە بە شعری کوردی زوان بڵێ شعر بڵێ بە زوانی کوردی ئەڵێ من اتفاقا ئەوە فرۆشم جا حجرە بە معنای حجرەی بازاڕیش هەیە بێ بەدڵیش ئەکرێ بێ بەدڵ چون وتم ئەمانە بە ڕسم الخەتی کۆن نووسراوە هەر کەسێک کوتاڵ و پارچەی بێ بەدڵ سەودا دەکات هەر کەسێ ئەڵێ من خۆم بەدڵ سەودایەکەم ئەگەر کەسێک گەرەکێتی بێت ڕۆح بەدا و بیفرۆشم پێی جاڵێ شعری خەڵقی کەی دەگاتە شعری من بۆ ناسکی کەی لە نظری دقت و لطافەت و زرافەت و شعری خەڵک وەکو شعری من دەریە کەی لە دقەتدا کەی لە نظری زرافەت و لە نظری دقیق بوون و پەتک گوریس ڕیسمان تەنافی قەوی و زمخت و زەقیم دعوا سیمبوکسل ئەوە بێژێ دعوا لەگەڵ هەودا دەکا ئەژن لەوانەیە پەتک بێژێ من قەویم ڕیسمانی قەویم تەنافی قەویم بەڵام لە نەزەر زرافەتەوە هیچ وەخت حەریفە هەودا نییە هەودا تاڵ هەورەشمە شعری من تاڵی هەورەشمە شعری خەڵکی بافرە قەویش بێ بافرن بناوبانگیشی بێ ئەوان وەکو تەنافێکی زمخت واتە کاربردی تری هەیە نەژم بێکاربوردە شار ئەوان شاریش ئەڵێن شاری ئەوانش کاربردیە شاریوان جوانە لە جێگەی خۆیان بە ئەرزەشە وەلێ لەگەڵ تاڵی هەورێشمی خەیاڵ و زیهنی منە قابلی مقایسە نی معناکەی بکەینەوە ئەڵێ سەری زۆڵفت کە ڕەشتەی عومری خزرە نیوە هەودایە چه هەودایە کە هەر حەڵقەی بسەد زنجیری سەودایە برۆت تیغێکە وسمەی سەیقەل و مەسلول و موکارە کە عیشوەی جەوهەرە ڕەمز و ئیشارەی ئاوی مەودایە بە نەشئەی سستی و مەستی وها مەستور و مەخمورە نەزانم خەو لە چاوتدایە یا چاوت لە خەودایە لە سایەی کوفری زوڵفت دڵ فەنافی نووری ئیمانە مەڵن زوڵمەت خراپە وەسڵی پەروانە لە شەودایە هەناسەم زوڵفەکەی لادا و مەیلێکی نەکرد چاوی نەسیمەنگ و تو شەو ڕابورد و نەرگس هەر لە خەودایە لە دووری تۆیە ئەی خورشیدی پەرتە و بەخشی شەوگەردان کە نالی وا لە حاڵاتی میحاقی ماهی نەودایە نالیەکمان دی تا ئێستا نالیەکی مەغرور نالیەک لە قبال لە بەرابەر ئەفرادی پڕێدعاوە لە بەرابەر ئەفرادێکەوە کە شعر ئەو بە هیچ ئەزانن زوانەکەی ئەو بە هیچ ئەزانن کۆتانایەت بەڵام وەختی لە مواجهە لەگەڵ یارا هەیە ئەم دەفە نالیەکی ترە نالیەکی ئارام نالیەکی عاشق نالیەکی زار نالیەکی زەعیف کە باسی وەسفی خۆیەکە و خۆیەکە نالی وتی شعر من هەودایە من فرفرە مهمم شعرەکانم دقت و زرافەتی شعرم وەکو تاڵی هەورێشم واتە وەلێ بە یارەکەیەژێ زوڵفی تۆ نیوە هەودایە تاڵی هەورێشمێکە کە لە زرافەتان نیوەیش بۆ تۆ یعنی باریکتریش بۆ تۆ ئەو شتەکە لە شعری من جوانترە تاڵی زوڵفی تۆیە کە لە هەودای شعری من زۆر پێشکەوتوترە یەک مەرحەلەها لە ژوور هەودای شعری منەوە سەری زوڵفت کە ڕەشتەی عومری خزرە نیوە هەودایە هەودا نییە نیوە هەودایەکە ئەم سەری زوڵفە درێژە
وەکو ڕشتەی عمری خزری لێ هاتووە. خزر کێ بوو؟ خزر نالی خۆی بوو، ناوی خزر بوو. سەری زولفت کە ڕشتەی عمری خزرە، نیوە هەودایە چه هەودایە کە هەر حەڵقەی 200 زنجیری سەودایە. هەر حەڵقەیەک لەو تاڵە باریکانە بە ئەنازەی 200 دانە زەنجیر عاشق لە خۆیانە ئەبەسن و عاشق تەسلیمی خۆیانەکەن. برۆت تیغێکە وسمەی سەیقەل و مەسلول و موکارە. برۆ تیغێکە کە بە وسمە سەیقەل دراوە، شمشێرێکە هەڵکێشراوە، مەسلولە لە کێلان دەرهێنراوە، لە نیام دەرهێنراوە و موکارە. لە کوردیا وەختێک چەقۆیەک فرەتیش بێ، شمشێرە فرەتیش بێژن مووەکە، مووەکە ئەچنیان هێنا بە باڵیان ناکە بزان مووەکەدە. ئەژێ برۆی تۆ تیغێکە مووەکە، فرە جالبە، خۆی جنسی مووەکە. ئەمەش جوانیەکە کە باسێکە، ئەڵێ باوجودی ئەوە برۆکەی تۆ خۆی لە جنسی مووە، بەڵام ئەوە هاتی و شمشێرێکی لێ دەرهاتووە کە مووەکە، موکارە و ئەتوانێ ئەو نەتیژ بێ کە عیشوەی جەوهەرە ڕەمز و ئیشارەی ئاوی مەودایە، بە نەشئەی سستی و مەستی وەها مەستور و مەخمورە. نەزانم خەو لە چاوتدایە چاوت لە خەودایە. مەست کەسێکە کە سەرخۆش بووە. مەستور هەر بە معنای مەستیت لە کوردیە. لە کوردیا وەختێ بڵێن کەسێک فرە مەس بووە ئەڵێن مەستور بووە، ئەڵێن کابرا مەست و مەستور بووە. مەستور لە ستری عەرەبی شۆیەت بە معنای داپۆشی، شتێک کە داپۆشراوە مەستورە بێ. ئەم جارە مەخمور. خەمر بە معنای شەرابە، هەر وەکو مەفهومی مەستیەکە، بەڵام خەمر لە عەینی حاڵا خیماریشە بە معنای نقابە کە شتێک دائەپۆشی. پس مەستور یانێ مەست و داپۆشراو، مەخمور یانێ مەست و داپۆشراو. هەردووکیان یەک معنایان هەیە. بە نەشئەی سستی و مەستی وەها مەستور و مەخمورە. نەزانم خەو لە چاوتدایە چاوت لە خەودایە. ئیتر بۆم جیا ناکرێتەوە، من نازانم چاوتە بووە بە منزڵگای خەو یا خەوە بۆ بە منزڵگای چاوت چوەتە ناوە. ئەم دوو دانە لە یەکتر جیا ناکرێنەوە. هەناسەم چۆتە لای سەری یار مەستور و مەخمورە، چاوی داپۆشراوە، سەر هەڵنابڕێ، نالی هەناسەیەک هەڵەکێشێ، دەبیعەتەن یارەکەی خەبەری نابێتەوە بە هەناسەکەی ئەمە. هەناسەم زوڵفەکەی لادا و مەیلێکی نەکرد چاوی، نەسی مەنگوت و شەوڕا بورد و نەرگس هەر لە خەودایە. سیناریۆکە ئێدامە پێیاکە. هەناسەی من کە هەناسەیەکم کێشا لە لای یارە کە خەوی لێ کەوت بووە یا خۆی کردو بە خەوتووە، چاوی هەڵنابڕی، زوڵفەکەی یاری لادا بەڵام چاوی هەڵنابڕی، مەیلی نەکرد، بۆی نەڕوانی. وەکو چی واتە؟ وەکواتە نەسی مەنگوت و شەوڕا و بورد و نێرگز هەر لە خەوتایە. سروەی بادی بەیان هات، شەوی لابرد، بەڵام نەرگس هەر خەوتووە چاوی نەکردوێتەوە. نەسیمەکە هەناسەکەی نالیە، شەوەکە زوڵفی یارەکە لە ڕەشیە لە شەوەچێ و نەرگس چاوی یارەکە ناکرێتەوە. هەناسەم زوڵفەکەی لادا و مەیلێکی نەکرد چاوی، نەسی مەنگوت و شەوڕا بورد و نەرگس هەر لە خەودایە. لە دووری تۆی ئەی خورشیدی پەرتە و بەخشیشە و گەردان، کە نالی وا لە حاڵاتی محاقی ماهی نەودایە. مانگی قەمەری 29 ڕۆژە یا 30 ڕۆژەی تر بە تەناسب لەم ساڵاوە ئەزانم 7 مانگیان 30 ڕۆژ دەریان، 5 مانگیان 29 ڕۆژ دەریان، شتێکی ئاوا 355 ڕۆژە. لە ئیبتیدای مانگی قەمەری و هیلال هەڵیێت، هیلال 14 ڕۆژ گەورە بێ، لە ڕۆژی 14 ئەگاتە گەورەترین ئەنازەی خۆی کە بەدرە، پێوترێ مانگی 14 و دوای ئەوە 14 ڕۆژ بچووکە بێتەوە 28. ئەم مانگە هێشتا 2 ڕۆژی کەمە. ئەم 28 ڕۆژە یا ڕۆژە یا 2 ڕۆژی کەمە. ئەو 1 ڕۆژە یا 2 ڕۆژە کە لە بینی ئەوە کە مانگی 14 بەدر کەم کەم بچووکە بۆ تۆ ئەبێ بە هیلالێکی باریک لە شەوی 28 و 29 کتوپڕ شەوێ 2 شەو مانگ دیار نییە، ئەڵێن مانگ کەوتۆتە محاق. ئەمیشەڵێ لە دووری تۆیە ئەی خورشیدی پەرتە و بەخشیشە و گەردان، تۆ وەکو خۆرێک وایتە کە ئەو شتانە کە بە شەوە ئەگەڕێن، مانگ و ئەستێرە شەوقیان لە تۆ وەرەگرن، بەڵام وەختی لە تۆ دوور بووین ئیتر شەوق وەرناگرێ،
ئیتر چی لە هاتووە وەکو مانگێکە کە لە میحاقا بێ یا نابینرێ یا ئەگەر ببینرێ فەوق العادە زار و زەعیف و لاغەر و نازک و بێت تەوان لە دووری تۆ یائی خورشیدی پەرتە و بەخشیشە و گەردان کە نالی وا الحاڵاتی محاقی ماهی نەودایە. لە گەردنی خۆت هەڵمەگرە ئەی حەبیبە وەبزانە خوێنی خۆمە یا منەتی ڕەقیبە سەر بەردەبازی ڕێتە تەن تەختەبەندی جێتە دڵ مەیلی خاکی پێتە ڕۆحماڵی خۆتە بیبە تۆ نەوشەکفتە وەردی من مایلم بە زەردی تۆ هەمسەرت نەسیمە من هەمدەمم لەهیبە شاهێنی دیدەبازە مەستی شەرابی نازە دڵدار و دڵنەوازە دڵکێش و دڵفریبە ئەو تفلە خوردە ساڵە هەرچەندە وەک غەزاڵە ئەمما کە هاتە نەخچیر شێرسەولەتی مەهیبە دڵپەی دەکا نیگاهی سەهمی موژەی سیاهی ڕەمزی هەموو بەڵایە غەمزەی هەموو موسیبە ئەی چاوی پڕ نەدامەت دڵ پڕ غەم و غەرامەت بگری کە وشکە سۆفی لەم فەیزە بێ نسیبە ئەی خەڵوەتی مرایی بێ ڕەنگی خودنەمایی ڕەنگ زەردی عاشقیبە نەک زەرد ڕوو شەقیبە نالی لەبی حەبیبە هەم تیب و هەم تەبیبە یا نالی لەبی حەبیبە هەم تەیب و تەبیبە خولاسە و لەبیبە فەرمانبەری لەبیبە. ئەمەش یەکی لە غەزەلە جوانەکانیەتی کە کۆمەکمانەکا بۆ ئەوەی زیاتر نزیک بینەوە لە نالی. وەختە باسی نالیمان کرد و باسی شعرمان کرد ئەگەین بە ناوی حەبیبە. حەبیبە یا مەحبوبە کە لە شعری نالیە یارەکەی بەوە ناوابات. ئایا ناوی ڕاستەقینەی یار و یارەکەی نالی بووە یا ناوێکی مستعار بووە خوازراو بووە؟ منطقی تر ئەوەیە کە ناوێکی مستعار بێت چونکە لەو سەردەما کەسێک بوێرە بە ئاشکرا شعر بڵێ بە کچی ماڵێکا و بە باڵایە بڵێت و ئەوا وەسفی بکە شتێکی زۆر ئیمکان پەزیر نەبووە. وەکو ناوێکی مستعار بۆ یاری حەبیبە و مەحبوبەی هەمیشە بەکارهێناوە نالی و ئەوەترێت کە کچێکی ناحیەی قەرەداغ بوو بێ ئەم کچە. جا لەم باسی قەرەداغا ئەگەر ئشکاڵێکی نەبێ من بگەڕێمەوە تەکبەیتێک لەو دەخەن بۆ ئەوە گەڕێمەوە بەڵێ دەستم خۆش بێ هەر بۆ ئەوە گەڕامەوە و لە سلایدەکە باسم نەکرد ئەڵێ دڵ سیاسەنگ نەبێ مایلی خاکی وەتەنە ئەگەر دڵ بەرد ڕەش نەبوو بێ حەزەکە بگەڕێتەوە بۆ وەتەن خاڵی لەعلی حەبەشە ساکینی بوردی یەمەنە لە ئاخرە باسی وەتەنەکەی خۆیەکە دڵی نالەی کە ئەنیسی قەرەداغا ئێستەیش داغی سەرچاوە و دێوانەی دار و دەوەنە. ئەمە بۆ قەرەداغەکە و کچە قەرەداغیەکە کە لەواچێ یەکەمین عشقی نالی لەوێ تەجروبە کرد بێ یا شاید تەنها یەکەمین و تەنها عشقی لەوێ تەجروبە کرد بێت. دەستم لە گەردنی خۆت هەڵمەگرای حەبیبە وە بزانە خوێنی خۆمە یا منەتی ڕەقیبە. منەتی ڕەقیب فرەح ڕاحەت هەڵەگری خۆ بۆ خەڵکی ترە ئەوەکو من ناز ناکەی بۆ ئەوان ڕاحەت تەسلیمە بی لەگەڵ خەڵکی ترە باشی فقط بۆ من وایت وە بزانە منەتی ئەوانە ئەم دەسەی منیش با لەسەر دەست شاد تابێ با لەسەر مل تابێ. دەستم لە گەردنی یا وە بزانە خوێنی خۆمە خۆ منە ڕۆشت منت کوشت خوێن من کەوتۆتە ملت قەتڵی من خوێنی من گوناهی خوێنی من کەوتۆتە ملتۆ وە بزانە ئەمە گوناهی خوێنەکەمە با دەستم لە مل تابێ. نالی لەم قەزیەی دەست لە ملابوونە بەیتێکی تری هەیە زۆر جوانە ئەڵێ دەستم کە بە سەد وعدە لە سەد لاوە شکاوە 100 جار یار وعدەی پێداوە بەڵام هەرچی ڕایە بەدقەولی کردووە ئەڵێ دەستم وەکواتە لە 100 لاوە شکاوێ بە 100 نەوبەت بەدعهدی کردن. هەر کەسێک دەستی ئەشکێ چیە کات دەستی خاتە مل خۆی ئەڵێم دەستی منە جۆرە شکاوە ئەشێ تۆ بیخێتە مل خۆت تا من هینەکەی من خاسۆ بێتەوە. ئەڵێ دەستم کە بە 100 وعدە لە 100 لاوە شکاوە جەبری نییە ئەم کەسرە هەتا نەیخەیە ئەستۆ گرسانەوەی نییە ئەم ئێسقانەی من ناگرسێتەوە ئەم شکانانیە تا تۆ نێخێتە مل خۆت دەست من شکاوە لێشە لە مل تۆ هابێ با خاسۆ بێتەوە. دەستم لە گەردنی خۆت هەڵمەگرای حەبیبە وە بزانە خوێنی خۆمە یا منەتی ڕەقیبە سەر بەردەبازی ڕێتە چەمە
کە خەڵک کردویانێتەوە بەرەو لە جێگەیەکە کە بوار بووە ارتفاعی ئاوەکە کەم بووە بەرتایەک بوون کە پەڕیون بەسەر ئەم بەردۆ بۆ ئەو دانەکەەوە بۆ ئەو دانەکەیترەوە بۆ ئەو دانەکەیترەوە بەم بەردانیانەوە تۆ بەردەباز بەرتایە کە باز دەدەی بەسەریا بۆی لە چەند بپەڕیتەوە ئەڵێ من سەرم ئەەکەم بە بەردەباز بۆ ڕێگەیتەوە تۆ فقط هەنگاو بنێرە سەری سەر بەردەبازی ڕێتە تەن تەختەبەندی جێتە بە تەنم مۆبلێک سەنگەڵیەک جێگەیەک دروستەکەم تەختەبەندی یاکەم کە تۆ لە سەریادا بنیشی تەن تەختەبەندی جێتە دڵمەیلی خاکی پێتە ڕۆحماڵی خۆتە بیبە ئیتر تۆ نەو شکۆفتە وەردی تۆ گوڵەیەکی سووری تازە گەشاوە و تازە کراوەی من مایلم بە زەردی من پیر بووم بۆ ئاخرم ئەچم گوڵەیەکم کە دەورانی جوانیم گوزراوە دەورانی شەباب و سەرحاڵیم گوزراوە تۆ هەمسەرت نەسیمە تۆ لەگەڵ سروەی بەیانانە ڕەفیقی من هەمدەمم لە هیبە لەگەڵ گڕی گرمی وەکو گڕی ئاگرا کە هەوا گەرماکەیەت بەسەر و چاوما بایەکی گەرم وەکو بای جەحەنەم ئاوا هاینم ئیتر هەروە باسی ئەکات و ئەمانە جا دوای ئەڵێ ئایا من ئایسەوام لێ هاتووە ئەم هەموو خەفەتە ئەم هەموو پەشیمانیە ئەموو پەرێشانیە ئەی چاوی پڕ نەدامەت دڵ پڕ غەم و گەرامەت بگری ئەڵێ کارم بۆ بە گریان ئەژە و لە قەیناکە بە ئەرزشە بگری قەیناکە کە وشکە سۆفی لەم فەیزە بێ نەسیبە وشکە سۆفی فەیزی عشقی پێ نەگەیوە ئەو فێر نەبووە چاوی بگریێت گریان لە چاویاوێ کەواتە بۆ تۆ ئیمتیازی فرە گەورەیە هەر ئەوە کە تۆ ئیمتیازێکت هەیە کە وشکە سۆفی نیەتی جا بە وشکە سۆفیاڵێ ئەی خەڵوەتی مرایی ئێو کەسە کە بۆ ڕیا مرایی بۆ ڕیاکردن چوویتە ناو خەڵوەت بێ ڕەنگی خود نەمایی بێ ئەوەی قەستت ئەوە بێ خۆت نیشان بدەی ڕەنگ زەردی عاشقی بە ئینسانەشێت لە بەرخاتر عشق ڕەنگی زەرد ببێ نەک زەرد ڕوو شەقی بێ نەک زەرد ڕوو بێ زەرد ڕوو بوون خەجاڵەت بوون ئابڕوچوو بوون نەک زەرد ڕوو شەقی بە نالی لەبی حەبیبە هەم تیب و هەم تەبیبە تیب بە معنای عەترە بە معنای شتی بۆ نخۆشە هەم تیبە یا هەم طەیبە نمونەی پاکیە هەم تەبیبیشە دەوای دەردی تۆ ئەوەیە لەبی حەبیبەیە خولاسە و لەبیبە مختصەر و پاڵفتەکرا و ناوەڕۆکی ئەوەی تۆ لە یارەتەوێ ئەوەتە کەواتە فەرمانبەری لەبیبە هەرچێکی وت بەگوێ بکە باسەکەمان زۆر توولی کێشە من لەوانەیە کەس وەک شێرکۆ بێ کەس نەیتوانی بێ لەگەڵ نالیا بدوێ لە دەربەندی پەپولا وابزانم یەک لەسەر چوار نزیکی 4-20-25% دیوانی دەربەندی پەپولا داستانی دیدارێکی خەیاڵی شێرکۆیە لەگەڵ نالیە قەدەم بە قەدەم ئەچێت لە جێگەیەکان منتەزرە چاوەڕوانە نالی بێت تا نالی دێت ئەنواعی خەیاڵ دێ بەش زێهنیا و دوای ئەوە نالیەت قسەی لەگەڵاکات شێرکۆ بەکەس ئەوە قسە لەگەڵ نالیەکە لەم دیدارە خەیاڵیە گەورەی من پێم ناڵێ ئەو هەودای گزنگی چاوانەت جالبە ئەم هەودا حەبیبە ئەمانە کەلیماتێکن کە نالی خۆی لە شعریا هەیەتی وە شێرکۆ دەقیقاً لەوانەیە هینێکات ئەڵێ گزنگی چاوی تۆ هەودایە وەکو تۆ خۆت وتت شعرت هەودایە وەکو وتت زولفی یار هەودایە تاڵێ هەورێشمە گزنگی چاوی تۆش تاڵێ هەورێشمە گەورەی من پێم ناڵێ ئەو هەودای گزنگی چاوانەت چۆن ئەکەیت بە دەرزی حرفەوە وەک مەکارەیەک بیکەیت بە کونی دەرزیەوە نەخێک بیکەی بە سوزەنەوە گزنگی چاوت ئەیکەی بە کام دەرزیەوە بە حرفەوە بە کەلیمەوە گەورەی من پێم ناڵێ ئەو هەودای گزنگی چاوانەت چۆن ئەکەیت بە دەرزی حرفەوە بۆ ئەوەی خەم بدرویت بە باڵای حەبیبە و عشقەوە ئێ ئەڵێم بە گەڵا تەقەڵی پایزان چۆن هەوردا ئەدروی بە شانی غوربەتە چۆن فرمێسکە ڕوێنی و هەواری بروسکەت چۆن خستە سەرتەوە پێم ناڵێ سەروەرم ئەو سەڕەم پێ ناڵێ ئەسپی بای زمانە چۆن ڕام کرد نالی وتی من ئەسپی زمان ڕاکە لەکوێوە چوویتە ناو دڵەوە پیباران و چۆن توانیت بە تیشکە هەڵگەڕێ چۆن توانیت سەرچنار بەکرەجۆ خاک و خۆڵ خانەقا هەر هەمووی لە زامی هیجرانت بارکەیت و ئەو زامەیش بخەیتە خوێناوی تەنجەرۆی دڵتەوە چۆن توانیت بە جمگە و بڕڕەی شعرێکی لانەواز پردەکەی سەرشەقام دروستکەیت چۆن توانیت دەروونت بە دەمی هیلالی لاوازت هەڵکەنی و دارەکەی پیرمەسوور لە ناویا بنێژیت پێی ئەڵێم گەورەی من چۆن توانیت بە تاڵە زولفێکی حەبیبە
گردۆڵکەی ژانی خۆت لە قەدی شەوانی تەنیایی شتێک دەیت چۆن توانیت بێ سەوڵی دوو دەستی نیشتیمان بە گەمیەی نێو مەوجی گەرداوی غەریبی ئەم ڕێگای نەهاتەوە تەیکەی. هەر کەسێک زۆر لەگەڵ نالیە بژی ئاواتی ئەوەیە بزانێ نالی مرتب لە ذهنیا تەسویری ئەکات کە نالیە بێت چۆن بێ، شێوەی چۆن بووە، شکلی چۆن بێ، قیافەی چۆن بێ، هیچ عەکسێکمان نییە، هیچ سەنەدێکمان نییە، نازانین. شێرکۆ لە ئەوجی هۆگربوونیا بە نالی هەر لەم دەربەندی پەپولایەت قیافەی نالیمان بۆ تەسویر کارم نییە نالی چۆنە وەلە من ئاوایەتە بەرچاوم. ئەڵێ من دنێک بوو وێنەکێشی خولیای سۆفیم، ئاواتەکانم وەکو سۆفیەک بۆ شێخەکەی واتە منیش ئەوامە بۆ نالی. من دەمێک بوو وەکو نەقاشێک وێساوە گەرەکی قیافەی نالیم بۆ بکێشێ. من دەمێک بوو وێنەکێشی خولیای سۆفیم بەرامبەری ئەو ئاسۆیە ڕاوەستا بوو. من دەمێک بوو جوڵەی پەنجەم بووبوون بە هێڵی باڵای ئەو، تروکەی چاو بە نوختەی سەرتەوێڵی ئەو، هەناسەکانم بۆشایی و ئازارەکانم ڕووناکی و شەوقم سێبەر. من ئێستاکە وشەم لە ناو دەفری شەعرا ئەگرمەوە، خەون و سروشت و ڕەنگ و دەم تێکەڵەکەم وێنەی نالی واکێشم. سیمایەکی بە زەڕکەفتی ئەشکەنجە و داخ درەوشاوە، یان سیمای زەڕکوب کراوە بەڵام بە ئەشکەنجە و بەداخ، یان گردەتەمێکی تێکەڵ بە زەردەپەڕی ئێواران، ئەو زەردیەکە لە دەم و چاوی ئابێنرێ. نالی خۆی لە زۆر جەگا باسی زەردی خۆیەکە. دوو چاوی ڕوون لە بنیە ناچەوی خەیاڵ تروسکەی دێ، دوو گۆی ورشەدارن لە ناو دوو کالانەی قوڵ و ماتە، بزاڤیان تیژ و بێ ئۆقرا، بەسەریانەوە دوو برۆی تەنک پەیوەست بەردە نوێژی تەوێڵێکیان هەڵگرتووە کە باران و گوڵ و شعر نوێژی لەسەردا بەستن. دوو ڕوومەتی پڕ لە دێرا، هێژی جێگەی جۆگەی ئاوە دەمچاوی، بە جووتی ساڵ ڕێڕێ بوون و کەوتونە بەر چڕی سێبەر، کە پۆیەکی بە قۆرت تووڕە دەمولێوێک وەک هەمیشە ئامادە بێ ماشی خۆشەویستی بکات. ڕەنگی قژی تاریک و ڕوون، دەست و پەنجەی بچووک بچووک مناڵانە، دەنگی هێور وەختی ئەدوێ دەستیش ئەبن بە جۆلانە و بە پاڵەکانی ئاخاوتن، دێن و ئەچن کە شارە خوێنێتەوە لەگەڵ یاچەمێتەوە وەکو سوژدە بۆ زمانی کوردی بەرێوایە. پالی کوڕیشی تێکەڵاو، سنووریان زەردی دووکەڵە، دەمارەکانی پشتی دەست وەک جۆگەلەی باریک و شینی سەرنەخشەن، لە زۆر کەس باڵای گوترە. ئاخرین ئسلایدێک کە گەرەک مارسکەم بە خدمەتانە، نالی خۆیڵێ ظاهر و باطن لەسەر لەوحی حەقیقەت یا مەجاز، ئەوەی کە ئاشکرایە، ئەوەی کە شاراوەیە، ئەوەی کە عشقی حەقیقیە، ئەوەی عشقی مەجازیە، ئەوەی ڕاستە، ئەوەی درۆیە، ئەوەی تەنیا خوای زانێ، ئەوەی کە بەشەر خۆی زانێ، ئاشنای سڕی قەڵەم بێ غەیری نالی کەس نەما. کەس نەماوە وەکو نالی ئاشنای سڕی قەڵەم بێ. ئەم نالیە وەکو نالی قەڵەمەکە منزوریەتی. هیچ کەس بە ئەنازەی ئەو قەڵەمە، ئەو نالە، ئەو پوشە باریکە کە ها لە نەویە ئاشنای سڕی قەڵەمەکەیە، هیچ کەسی تر لە دەرەوە بە ئەنازەی ئەو پوشە کە ها لە ناوەڕاست ئەو قەڵەم زەلە باریکە سڕی ئەو قەڵەمە نازانێت. هیچ کەسیش لە سڕی قەڵەم و ئەدەب و زمان و وێژە تێ نەگەیشتووە بەقەدەر نالی نەبێ. ظاهر و باطن لەسەر لەوحی حەقیقەت یا مەجاز، ئاشنای سڕی قەڵەم بێ غەیری نالی کەس نەما. زۆر سوپاس بۆ جەنابتان بۆ ئامادەبوونتان.